بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان ئەمڕۆژ لەگەڵ هاوکار وشان کۆمەڵەیەک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردون دەخوازین کە سەرجەمیان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاس دانیار بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز سڵاوی خوای گەورەتان لێبێ یا ڕەبی ئاسوودە و بەختەوەر بن بە هاوکاری هاوکارانمان لە پەیام و هاوکارم دانیار کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون. یەکێکیش لەو بابەتانە بابەتێکی گرنگی ڕۆژە کەوا بە دیوێکی ترێمە دەمانوێت قسەی لەسەر بکەین ئەویش گرنگی وەروەها گرنگی پێدانی بە دیاریکراویش لایەنی پیرۆزی ئیسلام لە سەرچاوە ئیسلامیەکان بە تایبەتیش ڕێنمایەکانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم و هەروەها پەیامی پیرۆزی قورئانی چۆن گرنگی بە ناندراوە و هەروەها بۆچی ئەم بابەتە ئەوەندە جەختی لەسەر کراوەتەوە و گرنگی پێدەدرێت سوود و قازانجەکانی لە چیدایە بەتایبەت لەم بارەدۆخای ئەمڕۆیەکەوە بەرەبەرە ڕێژەی نان بەرزە بێتەوە گرانە بێ قسە و باس لەو بارەیەوە دەکەین. لە چەند ڕۆژی ڕابردووشدا گروپی گوڵنار کتێبێکیان چاپ و بڵاو کردەوە بزانین ئەم کتێبیان باز لە چی دەکات و هەروەها ئەم گروپە چۆن کارەکانیان ئەنجام دەدەن ئەم کتێبیان کە تازە دەریان کردووە چۆن باز لە سەرکردەکانەکەن پێما بێ کۆمەڵێک دیداریان لەگەڵ سەرکردە و کەسایەتەکانی کووردا ئەنجام دا بزانین گرنگی و بایەخی ئەم جۆرە دیدارانە ئەم جۆرە کتێبانە لە فەرهەنگی کوردیدا تا چەند گرنگی و بایەخی تایبەت بەخۆی هەیە. بەڵایزان کۆمەڵێک زانیاری ڤیتیشمان بۆ ئامادە کردوون هەوڵ بدەین لە ڕێگەی تۆڕی پەیامنێرانیشمانەوە بەشێک لە شار و شارۆچکەکان زانیاری ڕۆژتان بۆ بگوازینەوە دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. بەڵازان و خۆشەویستان لە تەوەریەکەمی بەنامەکەماندا باز لە کتێبی دیداری گەورەکان دەکەین زانی ناوەڕۆکی ئەم کتێبە باز لە چی دەکات و چەند دیداریان لەگەڵ کەسایەتەکاندا ئەنجامدا و پلان و ئامانجی دیکەیان چێ لە داهاتوودا بە میوانداری زۆر بەڕێز شکار جەلال ئامادەکار و ئامادەکاری ئەم پەرتووکە گفتوگۆ دەکەین کە شکار زۆر بەخێر بێن. سپاسانەکەم دەستان خۆش بێ بەخێر بێ زۆر بەخێر بێ. کاک شکار ئەم کتێبەتان باز لە چی دەکات دەگەر باز لە نێوارۆکی ئەم کتێبەمان بۆ بکەیت. سەرتا دووبارە سپاسانەکەم پێم خۆش و باسێکی گروپی گوڵنارکەم چونکە ینی ئامادەکردنی ئەم کتێبە ئەرکی سەرشانی گروپی گوڵنارە. زۆر باش. گروپی گوڵنار گروپێکی ڕۆشنبیری سەربەخۆی فرەڕەهەندە لە وەختێکا لەدایک و لە زەمانێکا لەدایک و لە بارودۆخێکی سیاسی و هەروەها بارودۆخێکی ئابرووی زۆر خراپی کوردستان نابین. خۆشبەختانە لەو کاتەی ئەم گروپە لەدایک بووە زیاد لە 200 دیداری ئەنجام داوە لەگەڵ هەموو منەوەرەکانی کوردیا ئەتوانین بڵێ لەگەڵ کەسایەتە دیارەکان و خۆشبەختانە ئێستا چاپی یەکەمی بەرگی یەکەمی کتێبەکەمان لەبەردەستە لە کوی 200 کەسایەتی هەوڵمان داوە ئەوانەی کە بەداخۆیان مردوون یان دیداری تر ئەنجام نادەین ئەم کتێبەمان بەچاو گەیاندووە. ئەوەی چەند ساڵە خەریکن؟ گروپی گوڵنار لە 23 2016 بەردەوامە.
کەواتە کاکشکار گرروپێک هەیە کەوا کاری فەرهەنگی و ئەدەبی دەکایەوە ئامانجتان لە دروستکردنی ئەم گروپە تەنها بۆ لەم جۆرە لە چالاکی بواتە بۆ بەدیهێنانی ئەم جۆرە لە کتێب بۆ تەواوی ئەو منەوەر و کەسایەتی دیار و ئەدیب و شاعر و نووسەر و سیاسیانە واتە لایەن لە پاڵ ئەوەشا چالاکی تریشتان هەیە. بەڵێ گروپی گوڵنار وەکو وتم گروپێکی سەر بە خۆی ڕۆشنبیری فراڕەهەندە لە تەوەرەکانی کە باسمان کردووە ڕۆشنبیری بۆ مانایی کە ئەمانەیەکە لەسەر ڕۆشنگەری ڕۆتی ڕۆشنگەری کوردستان بکەین و هەروەها سەر بە خۆین سەر بە هیچ حیزب و ئاین و هەروەها مەزهەب و هیچ شتێک نین یانی سەر بە خۆ کارەکانی خۆمان ئەنجام داوە هەر ئەم سەر بە خۆیمان وای کردووە کە هیچ کەسێ نەمانگرێتە خۆی زۆر باشە کەسێ نەیگوتوینەتە خۆی ئێمەش خۆمان هەڵناوەتە کۆشی هیچ کەسێکەوە هەوڵمان داوە بەداوامی لە کارەکانمان. دیداری گەورەکان باڵێن نوێترین چالاکی گروپی گوڵنارە دیداری گەورەکان ئەم فکرەیە چۆن سەرچاوی گرت بە چه ئامانجەنگ بیرتان لەوە کردەوە کەوا بچن لەگەڵ ئەم کەسایەتە دیاریانەیە وەروە چاوپێککەوتن بکەن دوایش تۆماری بکەن یانی چ ضرورێتێکتان بینی لە پێناو پاراستنی ئەرشیف و وەروە ئەزمموی کەسایەتەکانمان ئەمەمان بەباش زانیوە حاجی قادرخوا ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ کتێب و دەفتەر و تاریخ و کاغەز بە کوردی گەر بنووسرایە زمانی مەلا و شێخ و میر و پاشامان هەتا مەحشەر دەما ناو نیشانی لە پێناو پاراستنی ئەم ئەزمونانەی کەسایەتیەکان بە باشمان زانیوە ئەم دیدارانە بەرداوام پێ بدەین لەسەر ئەو شاری حاجی قادرکە بۆ بە داینەوەی گروپەکەمان هەوڵمان داوە ئەم ئەزمونانە بپارێزی ڕەنگە و هەروەها بۆ بە دەلاقەیەکی زۆر باش بۆ نووسەران و هەروەها توێژەرانی داهاتوو ئێستاش یعنی ئەتوانن ئیسفادە لەم کتێبە بکەن زیاد لە 1000 کلیلی دەربازبوون و کڵاو ڕۆژنەی بە ڕەوی نووسەران ناکردوێتەوانێ جگە لەوەی کە خزمەتێکی باشە بە خوێنەران بۆ هەموو ئاستەکان یعنی هەر هەموو کەس دەتوانێت خۆی کا ببینێتەوانێ و ئیسفادەی لێ بکە. زۆر باشە کاکشکار گرنگی و بایەخی ئەم کتێبە یاخود جیاوازی ئەم کتێبە لەگەڵ کتێبەکانی دیکە چییە بۆ کتێبخانە و فەرهەنگی کوردی؟ بەڵێ وەکو ئاماژەم پێدا زۆر دیدارێکی باشی تیا دیدارێکی زۆر پڕ بە واتای تایەکە خزمەت بە نووسەران و توێژەران دەکات و ئێمە ئەرکی سەر توێژەرانمان ئاسان کردووە یعنی ڕەنگە زۆر توێژەر هەیە نەتوانن دەستیان بگا بۆ کەسایەتیانە ئێمە کارەکانمان بۆ ئاسان کردوون و ئەتوان لە ڕێ ئەم دیدارانەوە ئیسفادەی لێ بکەن. زۆر باشە کاکشار لە هەرێمی کوردستان کۆمەڵی کەسایەتی سیاسی ئاینی ئەدەبی فکری نەتەوەیمان هەیە لە پارچەکانی تریش بە هەمان شێوە دەمەوێت بپرسم پێم وابێ 20 کەس لەو لە کۆی ئەو 250 چاوپێکەوتنی کە کردوتانە چاپ کراوە ئیشەڵا بەرەمی تریش هەبێ لەسەر چ بنەما و پێوەرێک چوون بۆ لای ئەو کەسایەتیانەوەتە کەسایەتیمان هەیە ڕەنگە پێگە و معنەویەتێکی زۆر زۆر بەرزی هەبێ بەڵام لەو لاوە لاواز و زعیفی هەشمانە بە پێچوانە کەس نایناسێ بەڵام خاوەنی هەکبەیەکی پڕ لە عیلم و فەرهەنگ و زانیاری زۆرە پێوەرەکان چین بۆی ئێوە بچن بۆ لای ئەم کەسایەتیان سادەترین پێوە کە هەمانە بۆ کەسایەتیانەوە ناویشمان ناوم گەورە کوردان ئەوەیە کە ئەو کەسە کورد بێ ئەو کەسە کورد بێەوە هەروەها ئەوەی ڕەنگە گرنگیش بکە نووسەر بێت چونکە ڕەنگە نووسەرەکان قسەکانیان زیاتر بڕاو ببێتە مێژوویەک بۆ ئەمە تەنها پێوەری گروپی گوڵنارە بۆ چونە خزمەت ئەو کەسایەتیانە. زۆر باشە میکانیزمەکان یاخود ئەو ڕێگایانە چین کە ئەم کەسایەتیانە گرنگی پێ بدەن و هەڵیان بژێرن کە دیداریان لەگەڵدا ئەنجام بدەن. بەڵێ ئێمە وەکو گروپی گوڵنار گرنگیمان نایەوە بە هیچ لایەنێکی سیاسی مەذهبی حیزبی ڕەنگە خۆم سەر بە حیزبێ بم سەر بە شوێنێ بم بەڵام لە ناو گروپی گوڵنارە هیچ پێوەرێکمان نییە بۆ ئەوەی کە ئەو کەسە هەڵبژێرین واتە گرنگیم نایەوە بۆی فڵان کەس هەڵبژێرم ئەمە لە حیزبەکەی خۆمە و لە بەرنامەکەی خۆمە. زۆر باشە دیداری گەورەکان 20 لەو چاوپێکەوتانەی گروپەکەتان تۆمار کراوە لەسەر چ بنەمایەکی تر لە ناو 150 بۆ نمونە دەرفەتی 20 بوو بە ئەزمون بوو بە تەمەن بوو یاخود بە کۆنتترین ئەو چاوپێکەوتانە بوو کە کردبووتان. بەڵێ ئەم 20 کەسایەتێک کە لە پشتەوەی بەرگی کتێبەکەدایە بەداخۆ دوانسانێکیان مردون لێز و خۆشەویستیمان بۆیان هەیە ئەوانی تر هەوڵمان داوە لە ڕێی تەمەنەکان بێ یعنی هەوڵمان دا ئەوانەی کە بە تەمەنن و هەروەها ئامادە نین یان دەرفەتیان نییە کە
دووبارە دیدارمان لەگەڵا بکەنەوە بۆیە مەجبور ئێمە ئەوانەمان هەڵبژات بەداخۆ ڕەنگە زۆر کەسی گلەیمان لێکا لەوانەیە گەنج و چوونێتە لای ئەڵێ بۆ ئێمەتان تێنەکردو خۆێمە لە سەرتا بووین ئێمە هەر وەڵامەمانەیە کە خی گەورە تەمەند درێژتانکە و بەتەمای بینەوە خزمەتتانەوە هەروەها کۆمەڵی ئەزمموی تر کە هەتانە ئەتوانی لێتان وەربگرین و بیخینە سەر خەرمانی ئەم کتێبە کاشکار ئێوە تەنها کەسایەتیەکانی باشووری کوردستانتان باس کردو یاخود پارچەکانی دیکەی کوردستانیش لەم پەرتوکەدا دەنووسنەوە بەڵێ وەکووتم گرنگیمان دیاوە بەس بە کورد لە ئێمە تەنها کورد بوون ئینە بەڵێ لە ناو کوردستانی باشووردا چوونەتە زۆر شوێن هەولێرە کەلارە هەڵەبجێ چەمچەماڵە ڕانیە بەڵام بەداخەوە بە بۆنەی کۆرۆنا نەماتوانانی بچینە دیوی ڕۆژهەڵات کوردستانی ڕۆژهەڵات پلانتان هەیە کە لێژ دیدار ئینشەڵا نیاتمان هەیە کە بچینە ئەوێ وەکو سەردانی بەڵام زۆر کەسی ڕۆژهەڵاتمان لێرە کە لە سلێمانی و لە کوردستانی باشووردانیشن دیدارمان لەگەڵا کردوون یەکێ لەوانە مەلا محەممەدی شڵماشیە بەڵێ سەرێکی بڵێ عەبدوڵای حەسەن زادە کە ئەندامی و هەروەها سەرۆکی حزبی دیموکراتی کوردستان بوو ئەمانە ڕاستە خەڵکی ئەو دیون بەڵام لێرە چونکە دەستمان پێگەشت و ئاسان بوو دیدارمان لەگەڵ ئەنجامداوە کاکشار کاتێک کە کتێبەکان دەرەچەند بابەتی مێژوویمان هەیە بابەتی زانستیمان هەیە بۆ نمونەی تر بە پێی پسپۆڕیەکان ئەم کتێبە چێتە چوارچێوەی کتێبێکی ئەدەبی یاداشتیەوە یاخۆت چکە ئەو کەسانی کە پرسیارێکتان لێکردنەوەتە چونەتە لای کەسێک ئامانشتان بووە چی لەو کەسە وەرگن ئەزمموی ژیانی خۆی یا پسپۆڕیەکە یاخود بەرهەمەکانی زیاتر چاوپێککەوتنەکانتان لەسەر یان ئەو پرسیارانی کە لەگەڵتان کردوون ئەتوانین بڵێن هەمەڕەنگی بۆ تایکە چونەتە لای عەبدوڵای حەسەن زادە لەسەر ئەزمموی خۆی لەسەر وەرگێڕانی خۆی لەسەر ژیانی سیاسی خۆی دکتۆر محەممەد مەحوی چونەتە خزمەتی باسی کوردۆلۆژی و باسی زمان و هەروەها نەجلەخان کە خێزانی مەسعود محەممەدە توانیمانە باسێکی ژیانی مەسعود محەممەدمان بکە ڕەنگە باشترین کەس کە باسی مەسعود محەممەد بۆ بکە خێزانەکەیەتی و هەروەها فەراشاکەلی تیا بۆ نمونە دواوین لەسەر بابەتی تەسەوف و هەروەها بابەتی زمان یعنی کەواتە توانین بڵێن ئەمە ئەم کتێبە ناچێتە هیچ بابەتێکی ئاینی یا بڵێم لێکۆڵینی سیاسی بەڵام گفتوگۆیەکی هەمەڕەنگی باشە زۆر باشە کاکشکار ئێوە چۆن دوای دیدارەکان بە دووەداچوونتان کردو بۆ ڕاستی دروستی ئەو کەسانی کە ئەو گفتوگۆیەتان لەگەڵا کردوانی کەسانە دیکە بوو دواتر بڵێ بوون ئەو بابەتی کە باسی کردو بۆ شێوازێکی دیکە بوو یاخود ئەمە ڕاستەکەیەتی بەڵێ ئێمە وەکو گروپی گوڵنار کاتێک چوونەتە هەر کەسە لای هەر کەسایەتیەک ئێمە لە ڕێی ڕیکۆردەوە هەروەها ڤیدۆشمان کردووە بۆ پاراستنی ئەو قسانەوە هەروەها پێمان خۆش بووە ئەو کەسە ڤیددیۆیەکی هەبێت ئێمە گرنگمانەوە بۆ کەسانی کە تۆزێ دیارین ینی بەرچاونین حەزمان کردووە چەندێ ڤیددیۆیەک و چەند شتێکمان لای هەبێ بۆیە ئەو کەسانە کە سەوتمان تەجیل کردو پاشان گواستمانەوە بۆ ناو ئەم کتێبە ڕاستی وەکو پێشەکی کتێبەکەشمان ئاماژەمان بۆ کردو ئێمە بەرپرس نین لە ڕاستی ڕووداوەکان ئەوە ئەرکی لێکۆڵەر و توێژەرێکە لامان ناوە بۆ ئەوان واتە توانین بڵێن ئەرکەمان سەرشانی خۆمان بەڕاستی قورس بوو ڕەنگە بەو تەمەنی ئێستێ و بەم کاتێ ئێستا ناگونجا ئێمە بتوانین لێکۆڵینەوە لەسەر هەموو قسە بە قسەی ئەو بەڕێزانە بکەین زۆر باشە کاکشکار یعنی توانین بڵێن ئەم کتێبە خەرمانێکە ئەو کەسانی لە بواری سیاست یا ئەدەبی یا خود مێژووی لە کۆڵینەوە دەکەن لێرە زنجیرەیەکی زۆر لە کەسایەتیانتیایە معلوماتی باش دەسەکەوێ مەزدەرێکی دەسەیەکە ڕاستە خۆتوانی لە بتیوی خۆت پشی چاو پێکوتن لەگەڵ قوان کەسپی لێرە ئەوەندە زانستیانە بابەتەکانتان بڵاو کردوتەوە کە منێک بۆ نمون لەسەر ژیانی زانای کورد مەسعود محەممەد دەمەوێت شتێک وەرگرم بڕۆم لەوێ هەنێک بابەتی دەستکەوێت لە ڕووی ناوڕۆکەوە زۆر گرنگیمان پێداوە و هەروەها لە ڕووی ڕێنووسەوە گرنگیم باشمان پێداوە هەڵماناوە لای خوێنەر زۆر سادە و ئاسان بێ پڕنی لە گرێ و گۆڵ و هەروەها پڕنی لە گرێ و گۆڵ واتە دەقا و دەقە و گفتوگۆیی کە کردوتان داتان ناودۆ تەنها ئەگەر گۆڕانکاریەکرا بێت لە ڕێزمان و لە شێوازی دەربڕینی وشەکانە بەڵێ تەنها داڕشتنەوەمان بۆ کردووە خوێنەر نازانێ ئەمە سەوت بووە و هەروە داڕژاوەتەوە بۆ ئەوە ئەگنا بێلایانانە و بە ئەمانەتەوە
ئەو قسانەمان گواستۆتە بۆ ناو کتێبە. کاتە کاکشار ئێستا پرسیارێکی جەوهری دێتاراوە ئەلەم جۆرە لە کار و چالاکی گرروپێک یاخود لایەنێک لێ کۆڵەرێک بچێت لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی دیاری نیشتیمانەکەمان لە هەموو بارە جیاوازەکانە تۆ بێ گفتوگویەکی لەگەڵ بکەیت تا لە تەمەنایە فرسەتە خۆی حەی بژیانایە قسەی لەگەڵ بکەی زانیارەکانی بنووسیتەوە ئەمە چ خەرمانێک زیادەکە گرنگی ئەمە لە چی دایەگەر ئەمە بکەین ئەگەر نەشیکەین. بەڵێ وەکو بەڕێز ئاماژە بۆ کرد گرنگی ئەم کتێبە یان گرنگی سەردانیکردنەکان لەوەیە ئێمە سەدەها بیرەوەری و هەروەها یادداشت یان بڵێم ئەزمموی ئەو کەسانە لەگەڵ کەسە منەوەەکانی کورد لە ڕابردوودا ئێمە ئەوانەمان پاراستەوە گەر ڕەنگە ئێمە نەبووی نابفۆتایە ئەمەش تاوەترەمە گرنگتریشتی ئێمە ئەتوانین بڵێ. زۆر باش ئەو دیدارانی کە ئەنجامتان داوە لەگەڵ ئەو کەسایەتیانەدا سەرەتای گفتوگۆ چۆن هێناوتانە ینی چۆن ویستوتانە بۆ ئێوە پێشتر باگراوندی و کەسەتان خوێندۆتەوە زانیاریتان لەسەر و کەسە هەبوو دواتە دیدارەکەی لەگەڵدا ئەنجام بدەن یاخو یادەوەرێکی بەبییر بخەنەوە بڵێن لە فلانە ساڵدا تۆ ئەوەت کردووە. بەڵێ ئێمە لەسەرتاوە کە دەستمان کردو بە دیدارەکان لە ڕێی پرۆفایلێکی بەڕێزیانەوە هەروە لە ڕێی باسی بەرهەمە نووسراوەکانی پاشانی ئێمە کە شتێکمان خوێندەوەتەوە یان ئەکرێ لە شوێنی تر بەرنامەیەکی لەسەر کرابێ هەوڵمان داوە هاوکار بین لە بەسەرهات و هەروە هاوکار بین لە گەڕانەوە یادەوەری بووی زۆر بەڕێزیتیایە کە نشتی هەیە بیت چۆتە ئێمە بیرمان خستەوە تومانە شتێکی وا هەیە پاشان بۆی زیاد کردی وتێتی ئەمە ڕاستی مەسەلەکەیە ئەمە تەواو یعنی ئەوەی من کە بینیمە لە چاوی منەوە ئاوا بووە. کاشکە هیچ ئیشێک لە کوردستان یان بەگشتی لە جیهان بە تایبەت بواری نووسین لێ کۆڵینەوە بێ کێشە و گرفت نییە. ئێستاکە وەکو ئامادەکارێک یاخود چالاکێک لێ واری ئەم جۆرە لە کتێبانەیە زۆر جار نووسری باش هەیە یاخود منەوەرێکی باش هەیە بەڵام ئامادە نییە قسە بکە نایەتە مەجلیسەوە بۆی گرنگ نییە ئەمە تا چەندێک گرفت دروستەکە یاخود سەرێشە بۆ کەسان دروستەکە کەیانەوەی کەسانی نۆبە و شارەزا بدوێنن. بەداخۆ زۆر کەسمان لە کیس چوە بەبوونەوە زۆر کەسی باشمان لە کیس چوو و هەروەها بوونی کۆرۆنا بۆ بە حجەتێکە بڵێ ناتوانم من ناتوانم لە ڕووی تەندروستیەوە تساوە لێمە ڕەنگە هەر خۆی نەویستی بێ بەڵام ئەوەی کردوێ بە بیانەیەک و هەروەها بەداخۆ کۆرۆنا بووە هۆی ئەوەی کە چەند کەسی باشمان لە کیس بچێت و هەروەها بەدەمەوە نەهاتنی ئەو کەسانە وای کردو بەداخۆ کۆچی دوایان کردبێ یان نەماتوانیوە ئەو ئەزمون و ئەرشیفەی کە لایەتی لێ وەربگین. زۆر باش کاکشکار دوای بڵاوکردنەوەی ئەم کتێبە لەوانەیە زۆرێک لە خەڵکانی دیکە پەیوەندی پێوەکردوون کە فڵانە کەسەیە یان ئەو کەسایەتی هەیە گرنگی پێ بدەن و دیداری لەگەڵدا ئەنجام بدەن. ئێستا دوای ئەم پەرتووکە لیستێکتان لە بەردەمایە کە لە داهاتوودا کەسانی دیکە چاوپێککەوتیان لەگەڵدا ئەنجام بدەن. بەڵێ ڕاستی بەبوونی ئامادەکردنیم کتێبەوە نزیکی دەمانگەدا بڕین لە چالاکیەکانمانە بەڵامی شەڵا دوای ماوەیەکی تر دەسەکەینەوە بەو دیدارانەی کە لە ڕابردووە پێیان وتوین یان ئێمە خۆمان ئامادەکاریمان بۆ کردووە ئەچینە خزمەتی و کەسانەوە هەروەها لە هەر شوێنێک مروارەک و دوڕێکی بۆن خۆشمان دەستکەوت بێ هەوڵماندا بچینە خزمەتی و سوودی لەوە بگرین لە ئەژمون و هەروەها لە بەسەرهات و لە کار و چالاکانی. کاکشکار دەمەوێت دیسان بچمەوە سەر ناوەڕۆکی کتێبەکان کاتێک کە دەچنە مەجلیسێکەوە بێگومان کۆمەڵێکن گروپ بەلای کۆم 5-6 کەسێک دەڕۆن هەر کەسێکیش پرسیارێک لەو با بڵێن نووسەرە بکات قسەی زۆرتر دێت ئەمە تا چەند گرینگە لەو مەجلیسەیە مەسەلەن بە هەموو شێوەیەک پرسیاری زانستی بگرێت تا وەڵامی زانستی دەرکەوێت دواتریش بۆ لێکۆڵەر و ئەدەبیەکان تووشی سەرێشە نەبن کە ئەو زانیارانە لەوێ هەیە لە کۆتاییەوە بەرپرسنین لی قسەی نقلی ئەمانەتەکان وەکو بەڕێز وتە ئێمە کە چونتە خزمەت ئەو کەسایەتیانە هەوڵمان داوە زۆر زانستیانەوە هەروەها بەهۆی خوێندنەوەی بەرهەمەکانی هەوڵمان داوە پرسیاری جەوهەری بکەین یعنی پرسیارێک نەبێت کە لەسەر مەوزوعێکی سادە بێ دوو ڕۆڵی تر ئیسفادەی لێ ناکەم من باسی هەبوونی کۆرۆنا چ گرنگێکی هەیە بۆ ئەو کەسایەتیان بۆ ئێمە ڕەنگە شتێکی مهم نەبێ بەڵام لەسەر هەنێ جەوهەر لەسەر هەنێ بابەت حەزەکەم دوای شەڵاکە خناخێ دیوانێ ئیسفادەی تەبان لێ یەکەن هەوڵمان داوە لە زانستیانە لەسەر بابەتەکان بدوین و هەروە ئەو برادەرانێک کە لەگەڵمان بوون لەم گروپەیە توانیمان پرسیارەکان یەکێک ئاراستەیەکە زیاتر لەبەرەوەی شێوەیەکی پێوە دیار نەبێت لە دانیشتەکەمان بەتایبەت کاتی تۆمارکردن بەڵێ قەرەباڵغێکەش هەنێ جار شتی خۆشی لێکەوتۆتەوانێ جارێکیان بیرم هێستان دەکەم ئەوە بردبوو
یامە دەست برادێک لێکەوتە خوارە شتێکی لە ماڵی بەڕێ دێشکان تیواڵا خەتەیستان دەکەوت ئەو قەڕەواڵەکەش ناخۆش بوو جاریەوە بوو بەڵام زۆر بەسوود بوو ئەمانتوانی کەسایەتەکە بدوێنین هەر کەسە و لە تێڕوانینی خۆیەوە. زۆر باشە کاکشکار ئێوە ئەو کەسایەتیانی کە گفتوگۆتان لەگەڵا کردوون لەم پەرتوکەدا هەمووی تۆمار کراوە پێبیرکردنەوەی ئایدۆلۆژی و ئاینی و سیاسی و فکری جیاوازەوە پێ دوایە ئەم جۆرە پەرتوکانە کە هیچ جیاوازێکی نەکردووە دەچێتە بەردەم هەموو خوێنەرێکی بۆ نە چەپ بێ ئای ئیسلامی بێ یاخود هەر کەسێکی دیکە بێ هەم بۆ نە کەسایەتێکی ئاینی دەتوانێت شخصیەتی کەسایەتێکی ئایدۆلۆژیکی جیاوازی خۆی بخوێنێتەوە بە هەمان شێو پێچوانش ئەمە تا چەند گرنگی هەیە بۆی کە خوێنەر لە هەموو بابەتەکاندا بخوێنێتەوە. وڵا یەکی ڕشتە باشەکانەوەیە کە وتمان ئێمە سەر بە هیچ لایەن و حیزب و هەروەها بانگەشە بۆ هیچ شوێنە ناکەین و هەروە هیچ شوێنێکیشمان نەکردو بە دشکە بڵێن ئێمە دژایەتی بکەین بەڵام منە جار بۆ نمونە کەسایەتێک ئیسلامی بۆ حەزمان کردووە هەنێ پرسیاری دژی لێ بکەینەها بۆی بیدوێنی و ئەوەش سوودێکی هەبووە خوێنەرانی ئەتوانن بڵێن دژەکان ناوانێت کە دژی یەکترین بابەتەکانی ئەوانترە خوێندنەوانێ ئیسفادی لەکەن بۆ نمونە زۆر کەسایەتی هەیە کە لامان دیدارمان لەگەڵاکردون هەر ئەتوانین بڵێ بێدینن یان سەر بە جوڵانەی ئیسلامی نین ئیسلامیەکان ئەتوانن ئەو ڕاستی کە ئەو کەسەیان نەناسیوە لە ڕێ ئەم کتێبە بیناسن و هەروە بەعکسیش وایە بۆ نمونە ئەتوانین ئەوان ئیسلامیەکە بناسن چونکە مەلایتیا بێگومان هەر باسی ئاینی تێکەوێ باسی مێژووی ئاینی تێکەوێ کەواتە لەو دەرفەتەکەمەی ماوانە کاشکار دەمەوێ ئەوە ناوەڕۆکەکە یعنی ڕوونکردنەوەیەکی باش بوو کە چۆن کراوە لەو مەجلیسانەی کە ڕۆیشتون بەدەر لە کێش و گرفتەکانی هیچ لێکۆڵەرێک نووسەرێک هەوە شتێکی پێ بڵێن پێی ناخۆش بێ یاخود نێوێ ڕاستیەکان بڵێ یاخود هێشتا پێوا بێ زووە بۆ وتنی کۆمەڵێک لە بەش و یادگەری و وەرواز با و بابەتانێکیەوە لێتان وەرگرتووە. بەڵێ بەداخەوە دووشت هەیە ینی دوو کەس هەیە کە سەردانیمان کردوون بە پرسیارەکانی ئێمە قەڵز بوون یەکیان ئێمە قسە دەرهات لە شوێنێکی تریش بووی لە هەورێر بیرمیە کامێرەکەی منی هەڵگرت کابرای خاونەبان نایڵێم کامێرەکەی هەڵگرتم خەریبیا بە عەرزە ئێوە سەر بە شوێنێکن و ئێوە جاسوسی شوێنێکن و چونکە پرسیارێکی وامان لێکردها کە پێی خۆش نەبوو یعنی ئەکرێ خەتای ئێمە بووێ بەڵام تر ئێمە چوزانی پێی ناخۆشە وانە لەو ڕۆ تووشی ئەوشتانەش بین ئەداخۆ هەبووە بۆ نمونە دوای چاو پێکەوتنەکە کۆمەڵێک بابەت باس بکە کە ئەوە نهێنی بن کە پێیز نەکا بخێتە سەر پەرتووک بەڵێ زۆر کات ئەڵێ ئەو کامێرەی کوژەنە بامشتامە باسکەن یان نوکتەیەکی خۆش ئەڵێ ڕیکۆردە لابن ئەوانشمان توش بۆ بێگومان. زۆر باشە دەستان خۆش بێ لە ئەگەر پەیامێکت هەبێ بێ ڕای دەستخۆشی بە هیوای بەردەواموتان بۆ خوازی ماندوو نەبن بێگومان ئەم جۆرە کتێبانە خەرمانی دەبیاتی کوردی و کتێبخانەی کوردی ڕەنگینتر و ڕازاوەترەکە ماندوو نەبن ئەگەر پەیامێکت هەبێ بۆ نووسەران بۆ ئەوە سوودیان لێوەگریا خود بتانێ بەدەمتانەوە بێن هەڵبەت بەدەمەوە هاتنێکی معنەوی و وەروا کاراسانی بۆ چاوپێکەوتنەکانتان شۆنۆشمان بین نەچێت نەمازانی ئێوە هەر خۆتان خۆبەخشانەم کارەکەن یاخود کەسانی دیکە سپۆنسەرتان دەکات. ئێمە ڕاستە بای باسم کردە ئێمە ئەم گروپە خۆبەخشانەوە لەسەر ئەرکی خۆمان یعنی لە ڕابردووە بژێوی ژیانمان لە ڕۆژانەکەمان لامان بردووە بۆ کرێک تەکسیەک بۆ هاتوچۆیەک وێستا لە کرێی معاشی مانگانەمان هەوڵمان ناوە شتێکی لەلابین ئەم گروپە هەر بەردەوام بێ ئەمە هیچ کەسی تایزە سپۆنسەری نەکردوین هیچ کەسی هاوکاری نەکردوین و هیوادانی ئەگەر کەسی هاوکاری کردین بە هیچ ناونیشانە و لە پێناو ئامانجەکای خۆیانە نەبێت دڵنیا بێ ئێمەش ناچینە ژێر تەسیری هیچ کەسایەتێکەوە هیچ شوێنێک و هیچ حیزبێکەوانەیە و لە کۆتاییدا سپاسی کاکڕاز دەکەم کاڕێز کاکە مەحموود کاوکار بوو و ئامادەکاری ئەم کتێبەیە سپاس دەکەمەوە دووبارە دەستخۆشی بۆ کتێبخانەی گوڵشەن هەیە کە ئەم دوو کتێبەی چاپ کردووە لەگەڵ ئەوەی خۆمانە ئەم کتێبەشی چاپ کردووە هەر بەرهەمی گروپی گوڵنارە ئەمە ئەتوانین بڵێن بۆنی گروپی گوڵناری لێدێ مامۆستا هەڵەوە بەرزنجەیی لەگەڵ نووسەری دیاری نەتەوەی کورد حەکیم کاکەوەی ئەنجامی داوە زۆر باشە و دووبارە سپاسی ئێوەکەم و دووبارە سپاسی کتێبخانەی گوڵشەن ئەەکەم و وعدی چاپی بەرگی دەمیشی پێدایی دەشتا بە هیوایەوەی خەرمانی کار و چالاکەکانتان هەمیشە زیاد بێت و دەستان خۆش و ماندوو نەبێت. زۆر بەخێر بی کاکشکار جەلال ئامادەکاری کتێبی دیداری گەورەکە زۆر بەخێر بێ.
وەڵازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاچان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتتوکاڵی ڕۆژین تاک. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە. چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیر دەخواتەوە؟ نەخێر، دکتۆر بەسامیش ڕۆژانە شیر دەخواتەوە، چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان. بەڵام هەموو شیرێک نا، شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا. تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن. ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیرا بەکار بهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگیم و بەهێز و تەندروست دەکات. پرچ قورس و خاو دەکاتەوە. ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان. چارەسەری پرچی سووتە و بۆز دەکات. ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات. دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا، باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لازان ڤیدیۆکمان هەیە کە بەڕێوەچوونی پاسکی سواری یانەکانی عێراقە. هاوکارمان ئەردەڵام محەممەد ئامادەی کردەوە پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەمێن. ڕۆ شاری سلەیمانی توانی سەرکەوتوو بێت لە بەڕێوەبردننی قۆناغی دووەمی پاڵەوانێتی پاسکیلی سواری یانەکانی عێراق. بەڵام سەختی ڕێگای پاڵەوانێتیەکە ئەرکی یاریزانانی زیاتر قورستر کردهبوو. بۆ ئاسەکانی تازە پێگەیشتوان و لاوان و پێشکەوتوانی کوڕان و کچان، یەکێتی پاسکیلی سواری یانەکانی عێراق لە ڕێگای دوکانیان سیتەک قۆناغی دووەمی پاڵەوانێتیەکەی ئەنجامدا و چەندین ئەنجامی پێشبینی نەکراویش تۆمارکران. ئەو ڕێگایە دوو لایانی لایانی باشی لای خراپی. لایەنە باشەکە ئێمە وەک یەکێتی پاسواری عێراق ئیسفادە دەکەن بۆی ئاسی یاریزانەکان بزانین چۆنە. گرنگدا ئێمە ئەوە نیە چی یەکەم دەبچێت دوم دەبچێت نەتیجەیەکی باشێ، بەڵام گرنگ ئەوە بزانین ئاسی یاریزانەکان چۆن. ئەگەر زانیمە ڕاهێنەرەکان و یاخود یاریزانەکان بەس لە ڕێگایەکی ڕاست مەشق خۆیان دەکەن نانە ڕێگاوی هەرادونشێ وەک ئەو ڕێگای ئێستا ڕاستە ئەو ڕێگای زۆر خەتەری تێدا، بەڵام خۆشبەختانە تا ئێستا یاریزانەکان بە ئاستەشی باش ئەدای خۆیان دەکەن. باش ئەگەر لێمان پرسی نەخێر لەبەر ئەوەی ئێستا ئەو هاوکاری ئەو پاڵپشتی وابزانام یانەکان ناکرێ بۆ کارێکی سەرچ چکە ئەو یانانەی کە بەشدارن ئێستا تەنیا لە کسان نەبێ یەکسان لە حەف یانە 5 یانەی کوردستانی بە ئەوە شتێکی باشە کە لە یەکەم هەتا 5 لێرە گلەیەک لە هەموو بەرپرسیانە وەرشەکان و حکوومەتی محلەکانی شارەکان دەکەم ئەوەندە بایەخ بە یاری تۆ پێدەم یەک تۆ بایەخ بە یاری تاکام دێن لە ڕێگای پاسکە سواری لە ڕێگای یاری تری تاک دەتوان زۆر ئەنجامی باش بەدەست. لە پاڵەوانێتیەکەدا یاریزانان سەرڕای سەختی ڕێگاکە، بەڵام توانیان ئەنجامی گەورە بەدەستبێنن بە جۆرێک. یانەی جیهان هەرچەندە یەکەم بەشداری کردنی بوو،
بەڵام لە هەمان کاتیشدا پلەی سێمی قۆناغی دووەمی بەدەست هێناو. ئەمەش پێشبینی نەکراو بوو لەلایەن یەکێتی پاسکی سواری عێراقەوە. هەروەها کچان یانەی نەورۆزیش توانیان پارێزگاری لە نازناوەکە بکەن کە تا ئێستاش 13 نازناوی عێراقیان هەیە. وڵا بەهێزی یانێوەرشی نەورۆزە بەڕاستی یانێوەرشی نەورۆز وەک قوتابخانەیەکی داتیە دەستە ئیدارەمان دەستخۆشییان لێ دەکەین ئەڵێ ئەگەر هیچ تێپیک لە یانەکەمانێنی پاسک سواری دێرینەوە ئەوە 13 ساڵە یانێوەرشی نەورۆز لەسەر ئاستی عراقی پرێ یەکەمی بەدەستێنەوە چ لە فەردی چ لە فەرەقی ئەوەی ڕاستی بی 16 یانە بەشداری کرد بوو پلەیەکەمان بەدەستێنا بوو تیپی دووەمیشمان دروست کرد بووش ئەویش پلەی دووەمی بەدەستێنا بوو عکسەوەمە تومەعمان لەسەر بوڵاتی عەرەبی و ئاسیاییە بەسیە بەداخەوە ئیتحادیەکی پاسکە سواری هیچ جارێک ئامادەکاریی باشی نەکردو بۆی بەشداری بوڵاتی عەرەبی و ئاسیا بکەین. بەشداریم کرد لە پاڵەوانی قۆناغی دومیانەکانی عێراق لە شاری سلێمانی بەڕێوەچوو توانیم وەکو خۆم پلەی دووەم بەدەست بێنم بەخۆی هۆکاری مادی یاریزانی پاسکرد هۆکاری مادی ئەساسی شتە کە پاڵپشەشی دارایی نەبوو مادی نەبوو ئەم یاریزان ناتوانێت پەرەی بەخۆی بداتن چونکە کە یاریزان تەمرین دەکاتن بچێت لە ماڵەوە ئیستراحەت بکە کە ئەو ئیستراحەتی نەکرد هەم لە ڕووی دەستەی و معنەویەوە هیلاک دەبێتن کە ئەمەشی نەبوو ئاسی بەرەو پێش ناچێت. چاومان لە ئاسی زۆر بەرزترەوە ئینشاءڵڵا پشتیوان بەخوا ئاسی زۆر بەرزتریش پێشکەش دەکەین هەم لە سەراستی عێراق و هەمیش لە دەرەوە ئینشاءڵڵا. ئێمە زۆر خۆمان ماندوو کرد یعنی تەمرینێکی بەردەوامان کرد تەمرین معسکەرمان کردەوە یعنی هەم لە ڕووی مادی هەم لە ڕووی معنەوی هەم خۆمان یعنی زۆر خۆمان ماندوو کرد سەرڕایەوەی منافسێکی زۆرم هەبوو بەڵام لە خوای بەزیاد بێ یعنی توانیشم پێی بگەم و لە خۆشم ڕادەدینی کە پێی بگەم. دوای بەڕێوەچوونی قۆناغی یەکەمی پاڵەوانێتیەکە لە دیوانیە و قۆناغی دووەم لە شاری سلەیمانی بڕیارە قۆناغی سێم لە شاری هەولێر بەڕێوە بچێت و لە کۆتاییشدا یاریزانە سەرکەوتۆکانی سەرجەم ئاستەکان بانگێشی هەڵبژاردەی عێراق دەکرێن بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی وڵاتانی عەرەبی کە بڕیارە لە وڵاتی میسر بەڕێوە بچێت لە مانگی 11 ئەم ساڵدا. ئەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلەیمانی. دووبارە سوڵتان لە بێزان لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە قسە و باز لەسەر بابەتێکی گرنگ دەکەین. ئەویش نانە بێگومان نان چ ئەو نانی ڕاستەخۆ لە گەرم و جۆ و گەرمە شامی و کونجی یاخود هەر بابەتێکی تر دروست دەکرێت بابەتە هەویریەکان یاخود مەبەستیشمان لە ژەمە خواردن و ژەمە نانێک بێت کەوا یەکێکە لە هەرە سەرەکی تنی پێویستیەکانی ژیانی ڕاستەخۆی ڕۆژانەی مرۆڤ بەتایبەت هەر گۆڕانکاریەک لەم جۆرە لە نرخی و لە کەم و زیادبوونی ڕاستەخۆ کاریگەری لەسەر ژیانی چینێکی زۆری کۆمەلگا لە جیهانە بەگشتی و لە کۆمەلگای کوردیش بە تایبەتی کە ئەویش چینی هەژارانە. هەر لەبەر ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی بە ناندراوە وەروها کۆمەڵێک ڕێنمایی ورد و ڕاستەخۆ ئامۆژگاری و ئاگادارکردنەوە هەیە کە چەندێک بزانین مامەڵە لەگەڵ بابەتی نان بکەین و هەروەها چۆن ئێمە بیر لە نان بکەینەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا فاتح عەزیز شار باژێڕی زانای ئاینیمان کردووە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە مامۆستا زۆر بەخێر بێن. زۆر سپاسان دەکەم خوا سەلامەتان کە ئەخۆ. مامۆستا دەمەوێت ڕاستەخۆ لەوە دەست پێ بکەم لەوەت لێ بپرسم بۆچی لە ئاینی پیرۆزی ئیسلام بە ڕێنمایی پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ وەروەها قورئانی پیرۆز کەوا ڕاستەخۆ گرنگیەکی زۆر بە بابەتی نان دەدرێت یعنی هۆکارێکی بۆچی گەڕیتەوە ئامانج لەم گرنگی پێدانا لە ئیسلامە لەکوێوە سەرچاوی کردووە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دەستخۆشیتان لێ یەکەم بابەتەکە بابەتێکی گرنگە هەر لەو ڕۆژەوەی کە خوای پەروەردگار مرۆڤی دروست کردووە خۆراکیشی بۆ دروست کردووە کاتێک ئینسانیەتە سەر زەوی ئەگەڕێ بە شوێن پێداویستیەکانی لایەنی ئینسان بەشی ڕوحی هەیە و بەشی جەستەیی هەیە. جەستە پێویستی بە خۆراکە ڕوحیش پێویستی بە بەندایەتی و خواپەرستیە. کاتێ سەیری قورئانی پیرۆز ئەکەین خوای پەروەردگار لە چەندین ئایەتدا بۆمان ڕوون دەکاتەوانێک کە لەوانەیە دەفەرمێ کول و وەشڕەب و وەلا توسریف و بخۆن و بخۆنەوە بەڵام ئیسراف مەکەن زیادە ڕەوی مەکەن. ئەگەر سەیرکەی لە قورئانی پیرۆزدا وەکو وشەی نان خوبز تەنها یەک جار هاتووە ئەویش لە بەسەرهاتی حەزرەتی یوسفدا کە
لە سجنا ئەبێت یەکێک لە سجنیەکان خەو ئەبینێ کە باسی خەوەکەی بۆکە و خەوەکەی بۆ ئەژێڕێتەوە یەکیان ئەڵێ من شەرابم ئەگێڕا کە پێشتر خزمەتکاری پاشابوون ئەوی تریشان ئەڵێ من لەسەر سرم کۆمەڵێک نان و شت هەبوو باڵندە ئەهات لێیان نەخوارد تەویلی خەوەکەی وا بۆ کردوتی تۆ چی تۆ سەر میهنەکەی خۆت و شەراب جێڕیەکەی خۆت ئەەکەی بەویشی وە دوتی ئەم خۆبزەش بریتە لەوەی کە تۆ هەڵ ئەواسرێت و قەلە ڕشکە سرت کون ئەکات و ئەخوە ئەوە وەکو وشەی خۆبز بەڵام وەکو وشەی ئارد و هەویرەکان چەند جار لە قورئانی پیرۆزدا هاتووە بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی داوە بۆ بوارە کە مسلمانان چۆن تعامل لەگەڵ ئەم نیعمەتە گەورەیە بکەن کە نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە بەڵام ئەگەر وردی کەینەوە بەڕاستی مسلمانان زۆر ئیهمالن لەبارەی ئاردەوە لەبارەی ئەو نیعمەتە گەورە کە خۆی پەروەردگار بە ئێمەی بەخشیوە هەل لە ساڵانی ڕابردوودا کە دەوترێت ینی ئاردێکی زۆر زۆر هەبوو لە وڵاتەی ئێمەدا و ئێستش هەیە ئێستش ئەوە نییە بڵێ ئارد نییە بەڵام ئەو ئاردەی کە بەرهەم دێت یعنی گەنمی وڵاتەکەی خۆمان دەرەجە یەک دەرەجە دوو دەرەجە سێی هەیە ئەمانیان کام جۆرەی خراپە لە گەنم ئەیبەنە ئاشەکان ئەیکەن بە ئارد ئەو کاتە ئاردەکە بە هیچ شێوەیە ناکەوێتە سەرساج یعنی نابێ بەنان و نانەوەکانیش چەندین ساڵە کە ئاردی ناوخۆ بەکار ناهێنن ئەوەی کە بەکاری هێنن یا ئاردی ئێرانیە یا ئاردی تورکیە ئەنجا ئەوەی کە ئەمڕۆ لە وڵاتی ئێمەدا دەگوزارێ بەڕاستی احتیکارێکی زۆر زۆرە یعنی شارنەوە و گرانکردن و ناڕەحەتکردنی سەرباری ژیانی مسلمانانە لەگەڵ ئەو هەموو ناڕەحەتی و قەیرانی کە دروست بووە قەیرانی نانیشی چوێ سەر زۆر ڕاستە مامۆستا تا چەند گرنگە هاوڵاتیان ینی لە کاتێکە کە زۆز و بارودۆخیشی باشە لە کاتێکە کە گیرفانی پڕە لە پارە هەر بە گرنگیەوە سێری نان بکە ئەین زۆر جار دەبینین لە نێو خۆڵەت نانفرە دەدرێت لە نێو ینی ئەمە تا چەند ئەرکێکی ئاینیە کە بە پیرۆز سێر بکرێت قسەکە زۆر جوانە لە بیدایەت وتم ئاەتەکە کە خوا فەرمێ کول و وەشڕەب و وەلا توسریفو بخۆن و بخۆنەوە بەڵام زیادەڕەوی مەکەن ئیسراف مەکەن مە لە ساڵانی ڕابردوودا ینی بەداخەوە ئەڵێم میلەتی ئێمە میلەتێکی نیشتمان زوو بیرەچێتەوە ساڵی نەوەتەکان خەڵک ڕای ئەکرد بە دوای دەڕاستەیە بۆ ئەوەی گوڵە گەنم کۆکاتەوە ئەوەی کە لە دەڕاستەکە ئەکەوت بە هەر شێوەیەک وایە نەختێکی دەستکەوتایە و خۆی ورد و پردی ئەکرد و ئەیبر لە ئاش ئەیکرد بە ئارد یعنی وای لێ هاتبوو خەڵک ئەگەر ئاردی جۆی دەستکەوتایە یا ئاردی هەرزن بواە یا گەرمە شامی وایە هەر شتێک وایە ئیترەوە ژیانی زۆر خۆش و باش بوو بەڵام بەداخەوە هەر زوو بە زوو ئێمە ئەمەمان بیر چۆیەوە بە عامەڵێم خەڵکەکە بیری چۆیەوە لە ساڵانی ڕابردوودا لەم ساڵانی پێشودا کە ئەم ئاردە جوانە بەم ڕێک و پێکیە فەردەیەکی 50 کیلۆی تۆ لە بایعەکە دووەری ئەگری پارەیەکی ئەو تۆی پێ نادەی بەڵام ئەگەر بێت و بە زەمیرەوە بە ڕێک و پێکیەوە گەنمی دەرەجەیە گەنمی دەرەجە دوو یا لە ئاشەکانە نەیسووتێنن بۆ ئەوەی دوایی نەکرێ بە ئالیک بۆ ئاژەڵەکان جاری وهەیە ئاژەڵی ژۆک و پێویست بەکاری نایەنێ نایخوا ئەگەر بێت و ئاردەکە وەکو پێویست بێ و ئاردێکی جوان بێ و خەڵکەکەش خۆی تەعاملێکی ڕێک و پێکی لەگەڵدا بکات ناچێ ڕەنگی خانووی پێ بڕێژێ لەم شاری سلەیمانیەدا من بەڵگەم لایە کە خەڵک بردوێتی لەبری ئەوەی بچێ کیسەیە گەچ بکڕێ کە ئەرزێکی کڕیوە ڕەنگی پێ بڕێژێ بە ئارد ڕەنگی ڕشتووە ئەی ئەمە کوفرانەی نیعمەتە ئەمە شەڕە لەگەڵ خوا ئەفەرمێ لە ئین شەکەرتم لە ئەزیدەنەکم وەلە ئین کەفەرتم ئین عەذابی لەشەدید ئەگەر تۆ سوپاسی منت کرد لەسەر نیعمەتەکان عەفو بۆ زیە ئەکەم ئەگە کوفرانەی نیعمەتێک لێت دەگرمەوە مامۆستا ینی بەڕاستی دەمەوێت زۆر لەسەرم بابەت سۆزێک بۆسین ینی ساڵی نەوەتەکان ڕەنگەوانی ئێستاگویان لە ئێمە زۆربەیان ئەو چیرۆک و ئەو ڕووداوانەیان خۆیان لە ژیان نابن کە ئارد و نان چەند کەم بوو دواتر لە ساڵانی 2005 تا 2013 وەزعی خەڵک زۆر باش بوو ینی هەمان ئەوانە منیش ئەمانمان بیستووە کە خەڵک ئارد بەکارێنێ یان دەچیتە سەر تەنەکەی زباڵەکان نانێکی کامل لە تێکی یاخود تۆزێکی لێبدراوە فرێ دەدرێ یاخود ئاردەکان هەر لەبەرەوەی ئاردی بایعیە بەکار نایە فرێدرێ ینی بابەتەکەم ئێمە مامۆستا ئەم فەراغە لەکوێوە دروست ئێمە ئێستا قسە بۆ کۆمەڵگایەکی موسڵمان دەکەین خۆمان بە شوێن کەوتی قورئان و سونەتی پێیامبەر ئەزانین لە کاتێکیش ئامان بەم گرنگیە باس لە نانەکەن بەم شێوەیە دەڵێ دەستی پێوە بگرن ینی بۆچی ئەبێ وابین خۆی بە حەقەت ئەوەی کە من خوێندومەتەوانێ و یا خوێندنەوەیەکم بۆ وەزعی ئەمڕۆ کە کردووە لە چەند خاڵێکا کۆ دەبێتەوە
یەکەمیان بریتە لە دوورکەوتنەوە لە خوا دوورکەوتنەوە لە پەیامی خوا ڕاستە ئێمە مسلمانین ئێمە نوێشکەرین بەڵام ئیسلامێکی حەقیقی جێبەجێ ناکەین شێخ محەممەد عەبدە ڕەحمەتی خوای لێبێک لە ساڵانی زوودا لە بەس لە ساڵی چلەکانەکەن کە ئەم پیاوە بەڕێزە ئەچێتە ئەوروپا و ئەگەڕێتەوە بۆ میسر لێ ئەپرسن چیت بینی ئەڵێ من لە ئەوروپا ئیسلامم بینی بەس مسلمانم نەبینی لە وڵاتەکەی خۆما مسلمانی زۆر ئەبینم بەڵام ئیسلام نابینم ئەم قسەیە تەفسیری ئەوێ وتیان یعنی چی تێناگەیت وتی ئەوەی کە لە ئەوروپادا ئیسلام فەرموویەتی ئەوان جێبەجێ ئەکەن ئەلەم ڕۆژایە برایەکی عەزیزی ئێمە سەفەرێکی تورکیای کردبوو باسی لەوە کرد وتی ئێمە چوینە چێشتخانەیەک وتی من زۆرم برسی بوو زۆر وتی داوام کرد کە شتەکان هاتومانە وتم من ئەو ماسیە گەورە خۆم بەتەنیا ئەو ماسیە گەورەم بۆ ببرژێنە وتی کابرای چێشتخانەی خۆ بیبرژێنێ خۆی قازانجێتی وتی نا من ئەو ماسیە گەورە بۆ تۆ نابرژێنم بیبرژێنم لە تێکی ئێم بە تۆ لە تێکشیێم بەو کوڕە وتی زۆر هاوارم کرد وتم کاکە من ئەی خۆم وتی نا نایخۆیت ئەوەی کە تۆ بیرە لێ کردوتەوە ئیسراف و حرامە ئەو فەهمە جوانە بەڵام لای ئێمە سەیرەکەی کۆمەلگا الحەمدولله هەمووی ئەڵێ مسلمان و ئەوە بەڵام ئەچێ بۆ فڕنێکی سەمون ئەچێ بۆ نانەوایەک دوو سەرخێزانە دوو نانت پێویستە چوارت پێویستە یەک عەلاگە پڕەکە لە نان و لە سەمون هەر ئەو ڕۆژە بە کەڵێک دێت چکە ئەم تەبیعەتی ئەم نانە وایە نانی بازاڕی سەمون ئەوە ڕۆژی دوایی بە کەڵک نایە ڕێک عەلاگەکە چۆن هەنێکی خوراوە ئەوی تری گرێ ئەدە لەبەر دەرگادا ئەندرێ ئێمە کوفرانەی نیحمەد نییە ئەمە شەڕ نییە لەگەڵ خوا بۆیە من وا ئەزانم ئەوەی کە ئەمڕۆ خەڵک بەسەری دێ بەشی یەکەمی بریتە لە گوناه لە تاوان هەتا نەشگەڕێنەوە گەڕانەوەیەکی حەقیقی و ڕاستەقینە ڕۆژ بە ڕۆژباری سەرشارمان قورستر و گرانتر ئەبێ ڕۆژە قەیرانی بەنزین ڕۆژە قەیرانی ئاو ڕۆژێ نان هەر ڕۆژە شتێکی یەتەبانی لەبەرەوە گرنگە مسلمانان بە وشیاریەوە مامەڵە بکەن گەڕانەوەیەکی تەجەموعی ینی هەر هەمومان پێویستمان بەوەیە کە بەڕاستی بگەڕێنەوە بۆ لای خوا تەوبەیەکی ڕاستەقینە بکەین واز لەو هەڵانە بێنی کە کردومان ئەوەستە تا چەند گرنگە کە باسی زیادەڕۆیت کرد یا ئیسرافی کرد تا چەند گرنگە خەڵکیش هوشیار بێ لەوەی کە ئەمە تاوانە زۆر کە زێ لەوانەیە پێی تاوان نەبێ ینی پێی گوناه نەبێت کە بۆ نمونە ئەو هەموو خواردنێک کە لەسەر سفرەکەیەتی هەمووی کۆکات هەمووی فڕیاتە دەرەوە ینی لەوانەیە بڵێ خۆ گوناهبار نابن بەڵام پێ دوانی ئەمە گوناه و تاوانە گوناهێکی زۆر زۆر گەورەیە ئێمە حەدیسی صحیحمان هەیە کە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر لەسەر ڕووبارێک ئاو بووی ڕووبارێک ئەڕۆیشت دەستنوێژت ئەشت دەستنوێ شۆردن تۆ بە مشتێک ئاو فەرزەکە جێبەجێ ئەەکەی کە مشتێکگەی بەدەم و چاوتا فەرزەکە جێبەجێ کراوە بەس کە سێ جار ئاو ئەی بەدەم و چاوتا سونەتە بیکە بە چوار ئیسرافە و حرامە جا باشە ئیسراف لە ناو دەستنوێژە دروست نەبێ ئەی لە خواردن و لە ماڵ و لە شتکردنی ماڵ و لەم جۆرەشتانەیە چۆن دروستە بە هیچ شێوەیەک دروست نییە ئەوەی کە ئەمڕۆ خەڵکی ئێمە ئەیکا و ئێمەش بەردەوام تەوعیەی خەڵکمان کردووە ئامۆژگاری خەڵکمان کردووە لە ڕێی وتاری جومعەکان و لە مزگەوتا لە دانیشتن و مەجلیسەکانە کە برای عەزیزم خوشکی بەڕێزم ئەمەی کە تۆ ئەیکەی تاوانە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئەو خواردنەی کە بۆ دوو کەس ئامادەکراوە بەشی چوار ئەکا ئەوەی بۆ چوار ئامادەکراوە بەشی هەشت ئەکا دەی ئێستا ئێمە ئەگەر سیر بکەین لەگەڵ ئەو هەموو قەیران و ناڕەحەتی کە بەرۆشی ئەم خەڵکەی گرتووە بەڵام بەحزێ لە سفرەکان کە ئەبینیت زۆر عەجیب ینی سفرەیەکی زۆر زۆر ڕازاوە دوایی چی لەم خواردنە ئەکرێ ئایا کۆ ئەکرێتەوانێ و بۆ ئەو کرێکار و بۆ ئەو خەڵکانە ئەبرێکە لەسەر جادەکان ئەخەون لەم شاری ئێمەیە سەدان کەسەیە کە لەسەر جادە ئەخەوێ ئەو کرێکارە عەرەبانەیە ئەو خەڵکانی کە ئاواچی بەرەوخوا دەی تۆ ئەگەر ئەوە کۆشیکەیتەوە لە دوای خۆشت هەربی دەیبەوە هەر باشە بەڵام هەمووی احترامە نەخرێتە سەتڵی مشکلەکەوەیە لە نێو زەرفی نایلۆن و لەو سفرە سەفەریانیانی تەنانەت ئاژەڵەکانی بێلانەکانیش وەکو پشیلە و سەگ ئەوانیش سوود لە سوودی لێ نابینێ ئەویش نەماوە یانێ وەڵام بە تاکید فعلا قسێکی زۆر جوانە حەدیثێکم بیرکەوتەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر گۆشتان خوارد یا شتێکتان خوارد بەشی براکانتانی پێوە بێڵن عەرزیان کرد مەبەستت کێیە فەرمووی جن یعنی ئەو گۆشتەی کە تۆ ئەیخۆی ئێسقانەکە هەنێکی پێوە بێڵەرەوە دوایی مەیکەرە ناو لایلۆنێکە و لە لایلۆنەکە جارێک ئەیکەیتە ناو عەلاگە و لە ناو عەلاگەش و جارێک ئەیخەیتە ناو سەتڵەوانێ نا احترامە نەجن ئیسفادەی لێەکە نە سەگ نە پشیلە هیچ شتێک ئیسفادەی لێ ناکە بەڕاستی
بۆیە موسیبەتێکی گەورەیە زیادە ڕەویکردن لە خواردن لە خواردنەوە لە نان لە سەمون لە هەر شتێک لەمانەی کە ئەمڕۆ هەیە ئەوە لێگەڕێ بۆ شتەکانی تر کە خەڵک بۆ کەمالیات و بۆ تەحسینیات چۆن ڕۆژوەتیایە کە بەڕاستی موسیبەتێکی گەورەیە بەرۆکی مسلمانانی گرتووە هەتا نەشگەڕینەوە هەتا واز لەم تاوانە نەهێنین چاوەڕێی دەروی ڕەحمەت ناکەین هەر کاتێک ئەم میلەتە بە هۆشخۆی هاتەوە گەڕایەوە ئەوە یەقینەن خی پەروەردگار دەروی لێ کاتەوە چکە خوا ئەفەرمێ واتقوا فتنة لا تصيبن خاصة ئەو فتنە و ئەو بەڵاو موسیبەتەی ناردوومە بۆ کۆمەڵێک نییە هەر هەمووتان نەگرێتەوە کوردەواری ژەڵێ تەڕ و وشک پێکەوە ئەسووتێ من تاوانم چییە؟ براکەم دراوسێکەم ئەو هەموونانەی فڕێداوە بەڵام خوا قەتعی بارانی لێ کردو یا ئەو بەروبوومەی کە لە وڵاتەکەمە هەیە بە کەڵکی هیچ نایە ئەوەتانێ ئەبێ ئەو ئاردەی کە لە بایعەکە تۆ وەری ئەگری بە کەڵکی هیچ نایە بایعەکە پێ دەڵێ ئەڵێ نانی لێ نایە یا بێ ئاردی سفری تورکی بۆ بکڕی یا هەر بە کەڵێک نایە ئەبێ بفرۆشرێتەوەوانێ و معمەلێکی گەورەیان کردوتەوە علەف و شتی ئاژەڵی پێ دروزەکەن و ئیتر لە یاشە جارێکتە هەر زەربەیە لەو خەڵکە فەقیرە ئەترێ بە زۆر باش مامۆستا ئێستا لە نێو بازاردا بەهۆی ئەو بارودۆخ ئابووری کە هەیە پێشتر هەشتان بە 1000 وەستەوە بە 6 بە 1000 دینار ینی ئەم گۆڕانەوێ بیکەن شکر هێشتا وازان هەنێک نانەوە کردویانیان هەندێک شوێن کردویانە و غەرامەش کراون بەڵێ ئەمە تا چەند گرنگە کە با بڵین وەکو بڵێ ڕاستڵەکینێکە بۆ هاوڵاتیان ئەها بە دوونان کەمکردن خەریکە ناڕەزایەتی دروست بێت ئەگەر کووردە و بەرەو نەناوچوون و کەمبوونەوە بچێت کە گرنگە دەستی پێوە بگرین و ئاگاداری ئەوە بی ئەفەرمێ لە زمانی ئیمام ئەحمەدە گۆشت زۆر گران بوو زۆر گران بوو خەڵک کۆبوونەوانێ و کۆمەڵێک چوون بۆ مزگەوت بەلای ئیمام ئەحمەد وتیان قوربان گۆشت گران بووە فەرمی هەرزانی کەن تیاناخە قوربان گران بوو خۆ بەدەست ئێمە نیە هەرزانیکەین فەرمی بەدەست ئێوەیە وتیان چۆن فەرمووی مەیخۆن هەرزانە بێ ئەو خەڵکەی ئێمە ئەمڕۆ وای لێ هاتووە بەیانی لە خەو هەستا مناڵێکی بۆ نانەوە نیوەڕۆ یەکێک بۆ سەمونخانە ئێوارە پیاوەکەی ئەبێ علاگەی نان بێنێتەوە یعنی تەمەڵیەک دروست بووە لە ناو ئەم خەڵکەی ئێمەدا کەم ئافرەت هەیە نان بکە ئەچێ لە مارکێتەکان هەرنانی تیریە و کۆمەڵە خوشکی بەڕێز لە شوێنەکانە دروستیەکەن و ئەی فرۆشنەوانی و ڕاستە بۆ ئەوان دەخلێکە بەڵام لەم لاشەوە تەمەڵیەکی زۆر لە ناو خێزانەکانە دروست دەگمەن ئارد لە ماڵا بێست هەر نییە یعنی وای لێ هاتووە ئار نبینی لە ناو ماڵەکاندا ئەمەش بەڕاستی تەمەڵیەکی زۆری لە ناو خوشکە بەڕێزەکانە دروست کردو ئەگەر ئاردێکی ڕێک و پێک بێ ئەو خۆی ئەجا پاک و تەمیزیەکەی ئێمە چەند جەربینیمانە فڕن داخراوە نانەوە داخراوە لەبەر ئەوەی کە ڕێنمایەکانیان جێبەجێ نەکردووە یعنی ئەوەش مصیبەتێکی گەورەیە کە بەڕاستی ئەم خەڵکە وای لێ هاتووە ئەنجا ئەوەی کە ئەکرێتە ناو سەمون و نانەوە سۆدەیە ئەو سۆدەیەش لە ڕووی تەندروستیەوە چەنە زەرەر و زیانی هەیە بۆ لاشەی ئینسان بۆ گەدەی ئینسان بەڵام ئێمە هەستی پێ ناکەین بۆیە من وازانم ئەو ناڕزایەتیانێک کە ئێستا دروست ئەبێ بە بایکۆت دروستیکەین خەڵک نەچێ نان نەکڕێ ڕاستە خۆ نانەواکەش لەوە چێ حەقی بێ ئێستا فەردەی ئار دەڵێ پێشتر بە 26,000 کڕیمە ئێستا بێ 38,000 پێ بم یعنی 12,000 دیناری چۆتە سەر لە ماوەی هەفتەیەکە ئەویش بووی دەرناهێنێ غازە هەمان شێوە گرانە فڵانە کارەبایە ئەوە ئاوە هەموو شتەکانی هەر لەسەر گران بووە بەڵام چییە باجەکەی ئەدا هاوڵاتی مامۆستا بابەتێکتر هەیە ینی ڕەنگە نان پێویستێکی سەرەکیە نەکرێ ینی ناتوانانی نەیکڕی ڕەنگە وەکو گۆشت یا جلوبەر گران بێ مەنجالێکی تیا بێ بەڵام ڕاستەخۆ تەسی لەسەر ژیانی هەموو کەس پێویستێتی ئەجی لە فەقیرەکەش هەر پێویستێتی یانێ ڕاستەخۆ تەسیرەکە بەڵام ینی ڕۆڵی حکوومەت دەسەڵاتدار دەبینی لە ڕابردووە چۆن چاودێر بووە لە دەوڵەتانی ئیسلامی لە حاکمانی ڕازگۆ چەند ساڵە ئارد ینی بەڕێژەیەکی زۆر زۆر هەرزانە ینی فەردەی بە 5,000 و 6,000 تا 10,000 شەبوو غاز هەر بەلاش بوو کارەبا زۆر شوێن زۆر هەرزان بوو نانەوەخانەکان هەر هەشتان بە 1000 بوو ینی بۆچی ئەبێ ئەمانیش تەحمل و مەسوولیەتێکەوە نەکەن تۆزێک خێرەکەیان کەمتر بێت تا بارودۆخەکە ئاسان بێتەوە لە یەکەم هەنگاوی گرانبوونی ئاردەکە و یەکسەر ڕاستەخۆ باجەکە لەسەر خەڵک بدەن یعنی ئەمە بێویژدانیە یاخود بێسەروبەریە یاخود بێیاسایی یاخود خەتای حکوومەتە هەر هەمویان کۆ بێتەوە تایە ئەو خەڵکەی کە تۆ ئەیبینی کە من ئەیبینم ڕوو ئەکاتە مزگەوتەکان زۆر بەداخەوە ئەڵێم زەمیر شتێکە کە ئەمڕۆ غائیبە لە ژیانماندا ویژدان یعنی ویژدان غائیبە لە ژیانی زۆربەی زۆری خەڵکەکەماندا
کابرا شتێکی هەیە ئەوێ ئەم شتە بفرۆشێ دەقات سەدقات خێری لێ بکە هێشتا پێی کەمە بیل لەوە ناکاتەوە ئەمە حاجەی برایەکی مسلمانێتی ئیمامی عوسمان ڕەحمەتی خوای لێبێ قافڵەیەک گەنم و جۆ ئەهێنێ کاتێک کە داخڵی شار ئەبێ بازرگانە گەورەکان لی کۆ ئەبنەوە ئەڵێن عوسمان تۆ ئەزانی ئێمە گەورە بازرگانی شاری ئەو شتەی هێناوتە 1 و 3 قازانج دەدەینێ یعنی 3 مقابل بۆی ئەکەن بە 7 بۆی ئەکەن بە 10 هەرە فەرمی زیاتریان داوە ئەڵێن باشە چی زیاتریاوە خۆ ئێمەین بازرگانەکان ئەڵێ ئەڵڵا زیاتری پێداوم کە 1 بە 700 من چۆن ئەیم بە ئێوە تا ئێستا ئێمە نەمان بینیوە لەناو ئەم خەڵکەی ئێمەدا قەیچێکە قسەکەی جەناب زۆر جوانە نانەوای بەڕێست یا فڕنی بەڕێست با تۆ ئەمڕۆ داهاتەکەت 100,000 نەبێ 50,000 بێ بە نمونە تۆ بە نمونە بیت و دیاربی ئەم فڕنە گرانی نەکرد ئەم نانەوایە گرانی نەکرد حکوومەتیش ئیهمالەیەکی زۆری تایە ڕقابە سفرە لە وڵاتەدا چاودێری چونکە بەشێکی زۆری شتەکان خۆیانن یعنی خۆیان دەستیان هەیە لەم شتانەدا لە خۆیان ئەیکڕن ئەیفرۆشن دوکانە فلانە هەمووی هەرە گەڕێتەوە جیفانەکەی خۆیان بەم دەستە پێت ئەدا بە دەستەکەی تر لێ دەستێنێتەوە یعنی ئەگەر موچە خۆری ئەگەر هەر کەسێکی یعنی تۆ پارەیەکە دەزەکەوێت لە ڕۆژگارە بەم دەستە پێت ئەدا حکوومەت بە دەستەکەی تر خێرا لێ دەستێنێتەوە ئەدگوشێتەوە وای لێ کردووی کە بەڕاستی ژیانی عامەی خەڵک هەندێک ناڵێم بەڵام عامەی خەڵک ڕۆژ بە ڕۆژ باری ژیانی قورستر ئەبێ زۆر باش ماوەستا بەدەر لە نان ئێستا زۆرێک لە خواردن و بابەتەکانی دیکە لە بازاردا گران بوون دۆخی دارایی خەڵکی ژەوە بۆ شێوازەیە بەڵام تا چەند گرنگە کە هاوڵاتیان پلانێکی ویان هەبێت کە لەگەڵ ئەم دۆخە ئابووریە و سەختی ئاورێدا بگونجێن واتە ڕازی بن واتە ئیسرافی زۆر نەکەن لە هەنێشتا تەنها بۆی کە بتوان شتێک کۆبکەنە بۆ ڕۆژە تنگانەکان بۆ ڕۆژێکی وەکو ئەمڕۆ خۆی ئەوە زۆر گرنگە هەر خێزانێک پلانی هەبێ بۆ ژیانی سەرکەوتووە بۆ نمونە تۆ داهاتەکەت 500,000 دینارە ئەم 500,000 ئەبێت تەوزیعی کەی بەسەر 30 ڕۆژی مانگەکەتە ئەگەر کرێکی بووی ئەوە تۆ بەشی کرێکەی لێلا ئەدەی ئەوی تریشی دابەش ئەەکەی بەسەر ڕۆژەکانتە معقول نییە کابرا داهاتی 500,000 بەڵام سەری مانگ 900,000 خەرج کردو 800,000 خەرج کردووە کەواتە بەردەوام ئەم کەسە ئەم نەفەرە بەڕێزە 300,000 لەژێر قەرزایە ئەجا ئەوەی کە ضروریاتە تۆ بیکڕە مثلا تۆ ئەچیتە مارکێتێکەوە پێویستت بە 2 پارچەشتە کای 10,000 بۆ بای 50,000 علاگە پڕەکەی قەیناکە ئەمڕۆ پارەت پێیە بەڵام ئەم پارەی کە پێتە ئەبێ دابەشت کردبێ بەسەر مانگەکەتە ئەی نابێ شتێکی لێ پاشەکەوت بکەی ئەوە خوا نەخواستە نەخۆشیێکی کتوپڕ هات خۆی ئەوە حاڵی نەخۆشخانەکانمانە هەرچی شت هەیە تۆ ئەبێ بڕۆی بۆ کەرتی تایبەت ئەبێ بڕۆی بۆ عیادە ئەبێ بڕۆی بۆ خەستەخانە تایبەتەکان لەوێشا مەسەرەن تۆ وەرەقەیەکی پسولەیەکی دکتۆری بەڕێز ئەبری لە 15,000 کەمتر نییە هەتا 50,000 تایە یعنی ئەمە هەمووی مشکلەیە ئێخەی توی گرتووە بۆیە لێزان سەلیقەدار لە خێزانەکاندا ئەوەیە ئەو هاوسەرە بە ڕێزانە کە بە یەکەوە ژیان ئەکەن ئەبێ بەرنامە ڕێژیان هەبێ بۆ ژیانیان ئەبێ ئەو داهاتەی کە هەیەی تەوزیعی کردبێ بەسەر مانگەکەیدا ئەگەر نا هەمیشە لەژێر قەرزا ئەبێ ئەمڕۆ ئەوەی کە پێویستە ضروریاتە نە تەحسینیات نە کەمالیات پێویست نییە بەڕاستی ئیتی یەکێک هەر هەیەی ئەوە ئارزوو خۆیەتی بەڵام وەکو عامەی خەڵگەڵێم ئەبێشتە ضرورەکان جێبەجێ بکەین ئێمە مامۆستا فاتح خەڵکێکی زۆر گوێ بۆ مامۆستایانی ئاینیگرێ ڕەنگە ئێستا من لێرەوە بانگەواز بکەم بڵێم خەڵکین ئەمە مەکەن هیچ تەسیرێکی وای نەبێ خەڵک گوێیەکی وان بۆ نەگرێت بەڵام مامۆستایانی ینی نۆبەی کۆمەلگان خەڵکێکی زۆر قسەیان لێ وەردەگرێت فتوایان لێ وەردەگرێت بە گوێیان دەکا دەمەوێت ینی سەرنجی بەڕێزت وەکو مامۆستایەکی ینی وەکو زانایەکی ینی وەروە پەیامیشت بۆ مامۆستایانی تر لە مزگەوتەکان ینی کللتورێک دروست بۆ ئیتر ئەم کللتورە بشکێ وڵا عیبە میوانەکە هات کەمە با تۆزێ زیاتر بێ 6 نوع گۆش 6 نوع برنج بە سوورەکراوی بە کوڵاوی یانێ کللتوری ڕەزیلی لەگەڵ ئیسرافی یعنی ئەمە دووشتە خەڵک تێکەڵی کردووە دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم بێگومان ڕەزیلی شتێکی خراپە و کردەوەیەکی ناشرینە بەڵام ئیسرافیش دیسانەوە جۆرێکی ترە لە ناشرینی لە ڕەزیلیەکە ناشرینتر چەند دەیان نمونە ڕەنگە لابێ ئەچیتە سەر سفرەیەکی قەرەباڵغ قەیناکە شتێکی خۆش و کابرا خانەدانە بەڵام جیاوازی پێم خۆشە پۆلێنێکمان بۆ بکەی خانەدانی کامەیە ڕەزیلی کامەیە ئیسراف کامەیە
خۆی کۆمەلگای ئێمە بەڕاستی ناسراوە بە کۆمەلگایە کە ڕێز لە میوانەگرێت. یعنی میوان بچێتە ماڵەکەی حەزەکە ئەوەی کە هەیە پێشکەشی میوانە بە ڕێزەکەی بکات. بەڵام ئەوەمان بیر نەچێت کە ڕێزگرتن جیاوازە لەوەی کە زیادە ڕەویکردن بکەیت. زیادە ڕەوی خوا ئەفەرمێ ئین المبەذیرینە کانوا ئیخوانە شەیاطین. ئەوانەی زیادە ڕەوی ئەکەن و ئیسراف ئەکەن لە هەر بوارێکی ژیانیان نابێ ئەبنە برای شەیطان. یعنی تۆ کەسێکی نوێشکەر و مسلمان و ڕێک و پێک بەڵام بە عەمەلێک بە کردەوەیەک کە خوا پێی عاجز ئەبێ ئەتشوبێنە بەوەی کە ئەبێتە برای شەیطان. میوانت دێ زۆر چاکە سەرسەر و سەرچاو کوردەواری ئەڵێ میوان حەبیبی خوایە و خۆشەویستی خوایە و ڕێزی سەرسەر و سەرچاوانە ڕێزی لێ بگرە. بەڵام زیادە ڕەوی مەکە لە خواردندا. ئەوەی کە پێویستە سفرەیەکی ڕێکوپێکی بۆ ئەڕازێنی تەوانێ وەکو عەرزم کردی کە پێغەمبەر فەرمووی خواردنی دوان بەشی 4 ئەکا هی 4 بەشی 8 ئەکا ئیتر تۆ بۆ ئەیکەی سەر سفرەکەت 4 میوانت هەیە تۆ بەشی 20 نەفەر لەسەر ئەم سفرەیە خواردن ڕژاوە. دوایش هیچ ئیسفادەیەکی لێ ناکرێ فڕێ ئەدرێ کە ئەوە بەڕاستی هەڕەشەی گەورەی لەسرە. ڕەزیلی بریتیە لەوەی کابرا دەستی زۆر قونجاوە. ئەوەندە قونجاوە بە هیچ کەس پەنجەکانی ناکرێتەوە. ئەڵێن کابرایەکی ڕەزیل تووشی حادیسەیەک بوو لە حادیسەکەیە دەستی پەڕی بوو وتیان هیچ نییە قوربان دەستی پەڕیوە وتی خەمی دەستم نییە خەمی سەعاتەکەمە لەکوێیە هاواری سەعاتەکەیە کرد یعنی ئەوەندە ڕەزیل بوو خەمی سەعاتەکەی بوو. ئەم نیعمەتە جوانە کە خوای پەروەردگار پێی بەخشیوە لەبەر چاوی نەبوو بەس بیری بەلای سەعاتەکەی هاتوو. کەواتە ڕەزیلەکان دیارن کە نەمیوانداری ئەکەن نەڕێز لە میوان ئەگرن نە یارمەتی مزگەوت ئەدەن نە بەدەم فەقیر و هەژارەوەن وەکو پێویست. ئەوانەی کە دەستکراون ئەوانەی کە بەخشندن ئەوانەی کە خانەدانن هەمیشە جێدەستیان دیارە. بەڵام خانەدانەکان و بەڕێزەکان نابێ کارێکی وا بکەن کە فەقیر و هەژارەکانی چاو لەوان بکەن و زۆر بکەن لە خۆیان بخەنە ژێر قەرزێکی زۆرە و ئەمە چییە میوانداریەک بکەن. ئەمە چییە وڵات جەژنە منە بێ ئەوم لەسەر سفرەکە هەبێ. باشە مەعیدەی ئینسان چییە؟ لە کاتێکا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم گەدەتان بکەن بە 3 بەشەوە. بەشێکی بۆ خواردن، بەشێکی بۆ خواردنەوە، بەشێکی بۆ هەناسەدان. یعنی ئەم مەعیدە بچکۆلەیە تۆ بێ ئەم سێشتە جێبەجێ بکەیتایە. پێویست ناکات تۆ ئەوەندە خۆت ناڕەحەت کەیت چونکە هەر کاتێک ئینسان مەعیدەی زۆر قورس بوو باری سەرشانی قورس ئەبێ کە قورس بوو ناتوانێت بەندایەتیەکانیش بکە. ناتوانێت نوێش بکە، ناتوانێت هەستێتەوە شەو نوێژێک بکە، ناتوانێت دانیشێ زیکر بکە، قورئانێک بخوێنێ. لەبەرەوە گرنگە بەڕاستی مسلمانانی خۆشەویست ئێمە هەمیشە لە مزگەوتە ئامۆژگاریمان ئەوەیە بۆیان کە خۆتان لە ئیسراف بپارێزن. چونکە ئیسراف ئەبێتە سەبەبی بەڵاو ناڕەحەتی و موسیبەتەکان بەسەرمانەوە. زۆر باش ماوەستە بابەتێکی دیکە هەیە ئێستا کەمێک بڵاوی ژەوەیە کە زۆرێکان ینی کەسانێکگەن باسی خواردنیانەکەنەوە ئێمە فلانە ئێوارە ئەوەمان خوارد و ئەوە کەسانەمان داوت کرد و ئەوە لەسەر سفرەکەمان بوو یان ئێستا بۆتە کللتورێک لە نێو سوۆسیال میدیا سفرەکەی بڵاوە کاتەوە ئەو خواردانی کە لەسەر سفرەکەیەتی زۆرێک لە فەقیر و هەژاری ژەن کە ناتوانێت ئەوە بخوارد یان ناتوانێت ئەو خواردنە بکرێت. ئەمە تا چەند تاوان و گوناهباریە؟ بەڕاستی تاوانێکی زۆر گەورەیە. کابرا ئەچێتە مەطعەم مۆبایلەکەی دەرێنێ و سێڵفیەکەگرێ و بڵاوی یەکاتەوە فەورە لەو مەطعەمە ئەم هەموو خواردنەی لەسەر مێز بۆ دانراوە ئەنواعی خواردن. لەوانەیە فەقیر هەبێ جەژنا و جەژن گۆشت ببینێ کە گۆشت لە کۆمەلگای ئێمە بۆتە شتێکی زۆر مهم کە واژ نییە ئەنی گۆشت چییە؟ بەڵام با بڵین زۆر بەلایەوە مهمە یا کەبابێکە یا شتێکە کە ئەیبینێ ئەو حەز و ئارەزوەی ئەو نەفەرە کە بۆی ئەچێت. برایە گوتی چوون بۆ ناو باخەکەی خۆمانتی من بڕێ نەخۆشیم هەبووتی هەنێ دووگم کڕی بوو دووگی حیوان گۆشتیش نەبوو جگەریش نەبووتی دووگم کڕی بوو وتی لە باخەکەیە برژاندم و هەنێکیم لێ خوارد و هەنێکشی نانەکەم پێچەور کرد و خواردم. وتی بێخەبەر لەوەی کە دراوسەکەم لەو لاوەیە و دووکەڵێکی باشیشی هەیە بۆ بەرامەیەکی باش سوێن بەخوا ئەو شەو خەوم لێ نەکەم هەر ئەخەوتم و کابرای دراوسێم ئەهاتە خەوە ئەمەنە معەزەب بوو. وتی بەیانی هەستم چم لە بازار 2 کیلۆ گۆشتی جوانی ڕێک و پێکم کڕی بۆ کابرام برد کاکەوە چی بۆ چیە ناوەتی وەڵا خێرم کرد و حەزم کردووە جەنابیشت بەشدارکەم تیان. ڕاکێشانی نەفسی خەڵک عەزیەتدانی نەفسی خوشک و برا موسڵمانەکەت و دراوسێکەت بۆ وازانی شتێکی ئاساییە
نەوەڵڵا گوناهێکی زۆر گەورەیە. پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک ئێوارە خۆی بە تێری بخەوێ و براکەی برسی بێ دراوسێکەی برسی بێ ئیمانی نییە و کەسە. ئەوە هەڕەشە لەوە قورس بەس باشە ماوەسا بۆچی ئێمە ئەم هەڕەشانە ئەم ڕێنمایە جوانانە ئەم مەترسیانە ینی ئاوا بە سادەی وەریانەگرین ینی ئێستا ڕەنگە هەبێ گوێمان بۆ بگرێ زۆر ملتەزیم بێ زۆر یانی ئێمە قسە بۆ یاڵا لەیەوانە ناکەین بێ باوەڕ باسی باوەڕدارەکانی خۆمانەکەین باسی برا مسلمانەکانی خۆمانەکەین زۆرمان نیە لە سەریان نازمان هەیە بە سەریانەوە برای یەکتری ینی بۆچی ئەبێ ئەوە بە سادەی وەریگرێت کە بڵێ وێنەی سفرەکەت بڵاو مەکەوە گوناهێکی گەورەیە بەڵام هەر هیچ شێک بەجستەیان نییە گوێنایەتێ یا خۆت بەو شێوەی پاست کرد بەکردەوێگە بێتە هاوڕێی شەیتانیانی چی بکەین تر خەڵک تۆزێ وشار بێتەوە. خۆی بە حەقیقەت با پێ بڵێم ئێمە ئەمڕۆ لاوازی ئیمان وای لێ کردوین شتەکانمان هەمووی عادەتیە. ئەنی من گەیشتومەتە ئەو قەناعەتە بەشی زۆری کار و کردەوەی ئێمە کە ئەنجامی ئەدەین عادەتیە. من دیقەتم ماوە زۆرێک لە خەڵکی دێت بۆ مزگەوت تەنها وەکو عادەتیە بۆ مزگەوت. مەسەلەن دێتە دەرەوە لەبەر دەرگاوەستا و دراوسێکەی یەتە خوارەوە بۆ مزگەوت دەچێت ئەویش لەگەڵ یایە بۆ مزگەوت. نوێژ ئەکا نوێژەکە تەسیری تێناکە. لە کاتێکە خوا ئەفەرمێ ئین الصلاة تەنها عن الفحشاء والمنکر. ئەی ئەمە منکر نییە تۆ ڕسمی سفرەکەت ئەگریت و بڵاویەکەیتەوە لە فەیسبوک و لە ئینستاگرام و لەکوێ و لەکوێ خەڵکێکی زۆر ئەیبینێ. جارێ هەر خەڵکێکەکەی مەسەلەن لەوەچێ بەخیلیت پێبەرێ خەڵکێکەیە چاوت پێوەکە خەڵکێکەیە حەزی لێی بێ ئەمانە هەمووی یێتە سەرباری شانی تۆ شانی خۆت بۆ قورس ئەەکەی بە تاوان. لەبەر ئەوە بەداخەوە ئەڵێم ئەگەر بێت و ئەم خەڵکەی ئێمە ئەوەی کە جومعانە ڕوەکەنە مزگەوتەکە هەمووی وەکو یەک هۆشیارێکی تەواوی هەبوایە بۆ ئەم کۆمەلگایی ئێمە ئەمڕۆ ئاوا بوو ئەو خەڵکە ئاوای بەسەرهات لە کاتێکە بە عامی ئاشکرا ئەبینین ئەم هەموو تاوانەکە ئەکرێ خوا ئەفەرمێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس. ئەمەی کە لەسەر زەویە و لە بەحرەکان و لە شوێنەکانە ئەکرێ ئەم هەموو فەساد و خراپەکاریە. هەر ئێمە شەوانە کە ئەچینە دەرەوانە قەراقی جادەکانمان هەمووی خەڵکی مەیخۆر نییە؟ ئەی ئەم مەیخۆرە چییە؟ ڕۆڵی ئەم وڵاتە نییە ڕۆڵی ئەم خاک و نیشتیمانە نییە بەداخەوە. ئەی ئەوە تاوانە کە تاوان بە ئاشکرا کرا کە حەدیثی صحیحا فەرمێ هەر کاتێ ئیعلانی معسیەت و گوناه کرا بە ئاشکرا خوای پەروەردگار غەزەب ئەگرێت لەو خەڵکە لەو میلەتە بارانیان لێگرێتەوە بێڕەحمی بێسۆزی گرانی هەموو ناڕەحەتیەکانی کە ئێستا لە کۆمەلگای ئێمە هەیە بەشی زۆری بەهۆی ئەو گوناه و فەسادانەوەی کە کراوە. لەبەرەوە وای لێ هاتووە ئەو خەڵکە ڕاستە یەتە مزگەوت بەڵام کە من قسەی بۆ ئەەکەم ئەو مێشکی لە شوێنێکی ترە و بەلاشە لای منە بەڵام بە ڕۆح لە جێگەیەکی ترە وێ تەسیری نییە هیچ تەسیرێک بەجێ ناهێڵێ لەسەری گۆڕانکاری دروست نابێت هەتا بە تەواوی نەگەڕێنەوە بۆ لای خوا ئەو گۆڕانکاری دروست نابێت. مامۆستا لە ڕابردوودا لە دێر زەمانەوەکە خۆشم بیرمە کەمێک لە نەوەدەکان لەوانەی پێشووتریش هەروە بوو بێت لە نێوان دراوسێدا گۆڕینەوەی خواردن هەبوو ئێواران تۆ ئێوارە دەچی تۆ ماڵەوە بۆنوبەرامەیەکی خواردن هەیە لەو کۆڵانە چەند خۆشە مەسەن دراوسێکە ئاڵوگۆڕی خواردن یا قاپێ بەرێ بە بۆ دراوسێکی هەم بەخشندەیە هەم ئەوەشە کە ئەمە ئەبێت هۆی پەیوەندیکی تونوتۆ لە نێوان ئەم خێزانەوە ئەم دراوسیانەدا. کارسەماڵیان پێوت ئەوە بەڵێ شتێکی زۆر جوانە خۆ کەس بە ئەڵێ کەس بە دوای دەرکان تێری نەخواردووە یاهین تۆ ئەگەر دەبێت دۆ بێنی یا مەسەن قاپێ دۆ بۆم بێنی من تێری پێ ناخۆم لەوچی هەر جارێک بێ ئەم خواردنە کە تۆ ئەیبەی بۆ دراوسێکە یا ئەو ئەیهێنێ بۆ تۆ محەبەت و خۆشەویستی و ڕێزیە ئەکا لە بینی دراوسەکانە و نەفسەکانیش حەزەکانیش ئەکوژێنێتەوە چونکە عادەتەن بۆنی چێشت ئەڕوا بە تایبەت دیتر لە ئێوارانە مەسەن سەعاتی ڕۆژی مێنە خوشکە بە ڕێزەکان لە مەتبەخا خەریکی چێژ لێنان و ئەوەن بۆنەکەی هەموویەتەوە بۆ دەرەوە. دراوسێکە چەند جوانە ئەم کاسەیەگە با بۆ ئەو ماڵە ئەوی تر کاسەیەگە با بۆ ئەو لەسەر سفرە دوسێ نوع خواردنە ئەمە ماڵی فلان هێنای و ماڵی فلان هێنا ئەی خوا پڕبەرەکەتیکە کە ئەمە حەدیثی صحیحی لەسەرەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ تەهادوا تەحابوا ببەخشن با خۆشەویستیتان زیاد کە لە بین یەکتریدا با هەرچەنە شتەکەش کەم بێ یعنی تۆ ئەگەر قاپێک چێشت بێ یا مەسەلەن هەدیەیەکی زۆر بەسیتیش بێ ئەچی بۆ لادێویەی تەوانێ میوەیەکی زۆرت هێناوە یا تەمات و خەیارێکی زۆر هێناوە چەند جوانە لە عەلاگەیە لە سوزگیەکە بەشی دراوسەکانە 2 ماڵ 3 ماڵ 4 ماڵ وەیان بنێری کە
کە ئەمە ڕێز و خۆشەویستی لە بینی دراوسەکانە زیاد دەکات چونکە دراوسێ ئەجری هەیە لەسەر دراوسێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم جوبرائیل ئەوەندە هات بۆ لام و ئامۆژگاری کردم لەباری دراوسێوە وامەزانی دراوسێ لە دراوسێ میرات ئەبە ئەوەندە ئامۆژگاری ئەکردم کە لەگەڵیانە چاک بە ئاوا بکە ئاوا بکە حتا پێغەمبەری خۆ دراوسەی بۆ جوولەکە بووە زۆر چاک بە لەگەڵیان خۆ ئێمە ئەڵێن هەمومان الحەمدوللا مسلمانین و کۆڵانێکە لەم سەر بۆ ئەو سەر ماوەسا بۆ کەمی کردو بۆ نەماوە لە ئێستاداوە واللهی تەسیراتی زۆرە یعنی بەڕاستی ئەمڕۆ بێڕەحمیەکی زۆر دروست بە لە بینی خەڵکیدا حتا نەک دراوسێ لە بینی خوشک و براکانە لە بینی دایک و ئەولادە باوکو و ئەولادە بێڕەحمیەکی زۆر دروست بووە بەشی زۆری تەسیراتی سوۆسیال میدیایە کە وای کردووە خەڵک بە خراپی ئیسفادە لەم شتانە بکە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەڵێ تۆڕی کۆمەڵایەتی یعنی بۆ بەستنەوەی خەڵکیە بە یەکتری بەڵام ئەمڕۆ ئێمە هەمووی پەرتەوازە کردوین لە یەکتری ئەچیتە عایلەیەکەوە سەردانێکە کردووە دائانیشی کە زاگای لە کەس نییە لەبەر مۆبایلەکەی لەبەر فەیسبوکەکەی ئەو لۆ سوچەوە ئەم لۆ سوچەوە تۆ نازانی قسە لەگەڵ چێ بکەین نازانی بۆچی چووی کە ئەمە بەڕاستی مصیبەتێکی گەورەیە لە ناو مجتەمەعی موسڵمانی کوردیا دروست بووە ماوەسا لەو دەرفەتەکەمەی ماوانە دەمەوێت سەرنجت بۆ بابەتێکی تر ڕاکێشم زۆر جار باسمان لەوە کرد کابراچیتە ماڵەکەی ئیسرافێکی زۆرەکە ئەمە بەجێگەی خۆی ئیسرافەکە زۆرە و باش بەڵام کێشەکە لەوەی ئەگەر نەیکا یاخود بە شێوازێکی مۆدرن و بە ویژدانەوە سفرەکە بڕازێنێتەوە ئەوەی کە چوە گلەی دەکا چوومە ماڵەکەی ڕەزیل بوو کەمیدانا بوو ینی تەرەفەکەی بەرامبەریشمانەی ئەمەش گوناهباری نیە تۆ بچیتە ماڵی کەسێک یاوە خۆت باسکردنی کەسێک مەجلیسی غیبەتێک فلان کەس وایە فلان کەس وایە بەم شێوەیە ئەویش دووسان ئەترسێ لە حیبەتا بەم شێوەیە خەمیەتی بۆی وای پێنەڵێن ئیسرافەکەکە باشتر لەوەی خەڵک گلەی بکە خۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ سەردانی یەکتری بکەن ئاموشەی یەکتری بکەن ئەگەر کەسێک بانکێشتی کردی داوەتی کردی بۆ سەر سفرە ڕەدی مەکەرەوانێ مەگەر عوزرێکت هەبێ کاتێک تۆ ئەچیتە ماڵی ئەو برایەت بۆ تۆ بۆ ژەمە خواردنە ئیتر بەشی هەتا قیامەتت دەکا نا خۆ خواردن تەبیعەتی وایە تۆ هەر دوای چەند سەعاتێک برسیتە لەبەرەوە ئینسان نابێ ئەوەندە چاوبرسی بێ ئەوەندە چاو لە سفرە بێ ئەوەندە چاو لە خواردن بێ ئەوەنە دەمبەگلەیی بێ کاتێک ئەچیتە مەجلیسێکەوە دائەنیشیت لەسەر ئەو سفرەیە هەرچی دانرا بوو سوپاسی خوای پەروەردگاری لەسەر بکە دوعای خێر بۆ براکەت بکە ئەوەنە دوعای بۆ بکە کە خوای پەروەردگار سەدەها قات بڕێژێ بەسەریە هەمیشە سفرە ڕازاوە بێ سفرەینا سفرەی حەجی تیادا بخەیت هەمە کۆمەڵێ دوعا و قسەی جوانی کوردەواری خۆمانن ئەکرێ ئێمە ئیسفادە لەوانە بکەین ئایا تۆ کە گلەی ئەەکەی لە براکەت ئەگەر براکەوت بێ بۆ ماڵەکەت ئەی تۆ چۆن پێشوازی لەکەی کاتە ئێمە ئەبێ ئەو دەرگایە دابخەین چونکە تۆ گلەی لە شتێک کردووە کە ناحەقیە شتی ناحەقیش مەقبول نییە زۆر سپاس بۆ مەسافاتی هەزی زانەهێنی مەسا زۆر بەخێر بێت سپاس بۆ دەرفەکەم سەرکەوتوو بن ئینشاءڵڵا خوازا خێر بەڵێ ئایزان هەر دەربارەی وەرگرتنی زانیاری لە شار و شارۆچکەکان دەچینە لای هاوکارمان وشیار محەممەد وشار سڵاوت لێبێ و لە چ شوێنێک زانیارەکانمان بۆ دەگوازیتەوە و وەروەها لای بەڕێزت چی دەگوزارێ سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێم لە ماوەی ڕابردوودا وەزیری ڕێگاوبانی هەرێم سەردانی ناحی وارماوە بە دیاریکراوی ڕێگای وارماوە دەربەندیخانی کرد وەکو ئەو زانیاریانەی کە ئێمە وەرمان گرتووە لە ئێستادا ڕێگای وارماوە بۆ دەربەندیخان کراوە بە دوو بەشەوە بەشی یەکەم وارماوە بۆ میرەدەیە ئەمە لە ئێستادا ئەم ڕێگایە تەواو بووە بەڵام بەهۆی ئەوەی کە بەپێی وەدۆداچوونانەی کردومانەوە ئێستاش لە بینای بەڕێوەبەرایەتی بەڕێوەبەری ناحیەی وارماوەم کە کەمێکی تر زانیاری زیاتر لە بەڕێوەبەری ناحیە وەرەگرین بەڵام بەپێی وەدۆداچوونانەی کردومانە لەگەڵ بەڕێز ڕەمەزان نامی قسەم کرد بەرپرسی لیژنەی کار و پرۆژەکانە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی باسی لەوە کرد بەهۆی ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا کاتێک کە عقد لە نێوان ئەم کۆمپانیای ڕێگای وارماوە دەربەندیخان کراوە ڕێژی دۆلار و لە هەمان کاتدا بوونی قەیرانی دارایی بەم شێوە نەبووە لە ئێستادا حکومەت ئەو کاتە ئامادە نەبووە کە تەواوی پارەکە سەرف بکات لە ئێستادا کە حکومەت بابڵی قەیرانی دارایەتی تا ڕادێ
ئەهوەنتر بۆتەوە داوای لایەنی جێبەجێکاری پرۆژەکە کردووە کە پرۆژەکە تەواودا بەڵام ئەوان ئاماژەیان بەو گرە پێویستە کە کولفەکەیان بۆ زیاتر بکرێت لەبەرەوەی ئەو کاتێک کە عەقدیان لەگەڵ کۆمپانیاکە کە $2 بۆ فوتن بۆ ڕێژنە بۆ خێرانی دارایی بۆ جۆرە نەبوون لەبەرەوە لە ئێستادا کۆمپانیاکە و کەرتی تایبەت لە بیانوە لەوەی کە پرۆژەکە بەو شێوەیە کە هەیە تەواو نەکرێت داوا دەکات کە حکوومەت بودجێ زیاتری بۆ سەرف بکرێت و پێش ئەوەی بچمەلای بەڕێوەبەری ناحیە ئەمە ئاماژە بۆ کەم لە سنووری پارێزگای سلێمانی چەند ڕێگایەکەن ستراتیژی تا ئێستا لەوە چێ حکوومەت وەک پێویست ئاوڕێ لێ نەداونێتەوە یاخود کەم تەرخەمای یەکەم ڕێگای وارماوە دەربەندیەکان یاخود وارماوە ئیداری گەرمیانە کە ئەمە یەکساییدەوە بەشێکی لە هەندێکشن بۆتە دووساید و بەڵام نیوە ناچڵە و کارەکانی وەک پێویست ناڕوا و ڕێگای دووەم ڕێگای ئەتوانین بڵێن دووکان بۆ ئیدارەی ڕاپەڕینە و لە هەمان کاتیشدا ڕێگای پێنجێنە ئێستا دەستمە لای بەڕێوەبەری ناحی وارماوە کاک ئاوارەگەر فەرمونە ئێرە کاک ئاوارە وەکو بەڕێوەبەری ناحی وارماوە ئەمەوێ نوچە نەزەری خۆتان و ئەو هاتنی وەزیر چی هەبووە لەگەڵ ئێوەدا و چی مژدانەیەکی داوە بە خەڵکی سنوورەکە وەکو دەزانن ڕێگای دەربەندیخان ڕێگایەکە تایبەت نییە بە ناحی وارماوە تایبەتە دوای مڵەسە ئاسیێرەی کوردستان لەبەر ڕێگایەکی نێودەوڵەتیەوە بەشێک لە مەرجەکانیشی لەسەر تا بەخێر بن سەبارەت بەو سەردانی کە بەڕێ جەنابی وەزیری ئەوەدانکردنەوە لە هەفتەی ڕابردووە سەردانی ئەم سنوورەی کرد و بە دیاریکراوی لە 8 بوو 7 کیلۆمەتر ڕێگەی وارماوە دەربەندیخان بە ڕووی شۆفێران ناکرایەوە و تا گوندی میرەدێ لە زەڕایەنەوە تا گوندی میرەدێ راوەتەوە و ئەوەی کە ماوەتەوە لە گوندی میرەدێەوە تاوەکو دوودارە یا چنارە لە ئێستا بڕی 3 کیلۆمەترە کاری تیاکرێ و انشاءالله لە داهاتوێکی نزیکاوەش بە ڕووی شۆفێران هاتێتەوە ئەوەی کە هەیە ئێستا ڕێگە کۆنەکە داخراوەتەوە کاری نۆژانکردنەوە و دووبارە تەعمیرکردنەوەی تیاکرێت و هەر لەو سەردانەشا جەنابی وەزیر ئاماژەی بۆ کرد هەموو توانایەکی خاتە گەڕ بۆ ئەوەی ئەو پرۆژە بەردەوام بێ و کار بکرێت بۆ تەواوکردنی ئەو بڕێکری کە ماوە و ئاماژەیەکی بۆش کرد کە بڕی 6 میلیاری بۆ ئەو ڕێگەی دەربەندیخان کەلار تەرخان کراوە لە ئێستا لە 155 با بڵێن ڕێگەکە تەواو بووە هەر ئەو ڕۆژە جەنابیان ڕێگای باوەنور تاوەکو گوندی ئیساییان بە ڕووی شۆفێران کردەوە و ئەگەر بە هەڵا نەچوو بم هەر ئەو ڕۆژە جەنابی وەزیر لە کەلارەوە تاوەکو کفری ڕێگەی دووساییان کردەوە بە ڕووی شۆفێران ئەمە بە کورتی بە پوختی باسیتی ئەومان بۆکەی ئەم ڕێگایە ئەم وەکو حقاتی مێژەقیلیاتەوە بەشی لە شۆفێران باسیەکان کەش تاو نابێت نیوە ناچڵە ئەگەر یەکەیە تاکی تاو بکرێن کە ئەم پرۆژ تاوکریان جارێک هێشتا ئەوە ڕوونیە لای ئێوە بەس بە کورتی ئەوەی ڕاستی بێ ڕوونیە بەڵام قسەکە ئەوەیە کە بەردەوام کاری تیاکرێەوە بەردەوام من هەر دوێنێ لەگەڵ جەنابی وەزیر قسەم کردوێتەوە لە جەنابیشی لەگەڵ وەزیری دارایی قسەی کردوێتەوە کە بەردەوام هەردووکیان لەسەر خەتن بۆ تەرخانکردنی فیلفۆ بووجە بۆ پرۆژەکە و ئەمەوێ ڕاستی لێرەوە ئاماژەیەک بۆ بکەم لە ئێستا ئێمە هەر لەو سنوورا جەنابی وەزیر چەند پرۆژەیەکی جێبەجێ کردووە هەر لە ناو خودی ناحیەی زەڕان کە ئەمە ئیشی جەنابی وەزیری ئاوادانکردنەوە نییە بەڵکو ئیشی وەزیری شارەوانیە ئەوە پەیوەندی باڵبژاردنەوە نیە چونکە جەنابیان لوتفیان کرد کە ئێمە وەزعەکەمان تێگەیاندن ڕێگەیەکی خراپ بوو دووسایدی وارماوە شارە زوورمان هەبوو جەنابیان لوتفی کرد بە چوارچەوەی ئەو پرۆژا بۆ جێبەجێکردن و ئەوەی هەیە ینی زۆر جار ئێمە لێرە لەوێ گلەی ئەوە کرێ بۆ لە ناو خودی ناحیەکە هەندێک کۆڵانمان هەیە ئیشکالی هەیە ئەوە نەکراوە ئێمە لە بودجێ پەرەپێدانی پارێزگەکان دەرخستی تایبەتمان بۆ کردووە ئینشاءالله ئومێدەوارین کە ئەو بۆ بودجەی پەرەپێدانی پارێزگەکان بچێتە بواری جێبەجێکردنەوە هەموو ئەو کۆڵانانش قیتاوەکرێتەوە نۆژە نەکرێتەوە سپاس بۆ بەڕێز ئاوارە حەمەد شەریف بەڕێوەبەری ناحیەی وارماوە زۆر سپاس بۆ پامێرمان و شێر محەممەد لە شارە زرۆ لەگەڵمان ناوین وڵایزان دەچینە هەڵەبجە بزانین سامان فەتا زانیاریەکی لە سامان سڵای خوا لەبێت و دوایین زانیاری چالاکیەکان چین لە پارێزگای هەڵەبجە بەڵێدانیار سڵاتان لەبێت سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە بۆ کاری بەرزبوونەوەی ڕێژەی توژوانی کۆرۆنا بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە لە ئێستادا لە ناو بازاڕی هەڵەبجە هەڵمەتێکی هۆشیاری تەندروستی ڕاگەیاندووە کە پێدانی بروشەر و ڕێنمایی تەندروستیە بە هاوڵاتیان بە شێوازێکی گشتی بۆ ئەوەی کە بەدوور بن و خۆپارێزی بکەن لە ئەوەی کە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا نەبنەوە و بەشداری قەرەباڵغی و ئەو شوێنان نەکەن کە خەڵکی زۆری تێدا کۆ دەبێتەوە من ئێستا
لە نزیک هەڵمەتەکەم لەگەڵ کاکسیروان قسە دەکەم دواتش کاگلوقان قسەیەکم بۆ بکات کاکسیروان ئاماشتان چێ لە مەڵمەتە ئامانجی گرنگمانەوەیە خەڵکی بزانن کە نەخۆشی گوازراوە نەخۆشیەکە جێگایەوەیە کە ئینسان حەزەری تەواوی لێ بکات چونکە بە خێرایی ئەگوازرێتەوە لە کەسەکانەوە بۆ کەسانێکی دی ئەویش بە ڕێگەی خۆپارێزی و بە ڕێگەی کوتان کە دوو ڕێگەی گرنگن بۆ ئەوەی کەەوە مرۆڤەکان زیاتر خۆیان بپارێزن من حەزەکەم زیاتر لەسەر ڕێگە خۆپارێزەکەی و بەڕێز کاغڵقمانیش لەسەر کوتانەکە ئاماژەی پێ بکات ڕێگە خۆپارێزەکەی زۆر گرنگە تەنها ئێمە نەبین وەکو تیمەکانی تەندروستی وەکو دکتۆر و معاون طبی و لایەنی تەندروستی بەڵکو ڕۆشنبیری هاوڵاتیانی زۆر گرنگەکەوە ئەڕۆیتە چایخانەیە کە مەخسەلەی تیانە تۆ ڕەفیق و برادەرتە ڕەنگە هەر بە قسەی خۆش بڵێ من ئیتر نایە بە دوکانەکەی تووە لەبەرەوەی مەخسەلەت نییە وەڵایی من چۆن دەسم پشۆم کاکە ئەبینی پیاڵەکە باش ناشەوە هەم چای تێقاتەوە لە دەمی کەسێکی ترۆ گرتوێتی چونکە نەخۆشی گوازراوە زۆرن ڤایرۆسی جگەرە ڤایرۆسی ئایدز چەنەها جۆر ڤایرۆسی تر کۆلێرا ئەگوازرێتەوە نەک تەنها ئەم ڤایرۆسی ئێستا زۆر سپاس بۆ ئێوەش کەمی کات بە کاگلقمان قسەیەک ماوە کە کاکسیروان کاگلقمان تا ئێستا چەند کەس لە پارێزگای هەڵەبجە ڤایرۆسیان بەکارهێناوە و تا چەند ئەمەڵمەتانە کاریگەریانە بێ بۆ هۆشیاری خەڵک مەبەست ڤاکسینە بەڵام تا ئێستا نزیکەی 11,000 کەس زیاتر ڤاکسینی بەکارهێناوە بە بەردەوامی ڕۆژانە ڕێژەیەکی زۆر کە بەرچاو نزیکی 1000 کەسێک خۆی ئەکوتێت چونکە ئێمە 5 بنکەی سەرەکیمان ئێستا لە سنووری پارێزگای هەڵەبجە هەیە و پێشوازێکی زۆر باشی لێکرێ ئەمانە کاریگەریانە بێ هۆشیاریانە ناو خەڵک بڵاویەکەنەوە بەڵێ چونکە ئەوەنەی کە ئاگادار بن ئێمە پێش وەخت هۆشیاری تەندروستی ئەم هەڵمەتەمان کە ڕاگەیانەوە لەسەر ڤاکسین پێش وەخت ژمارەکە نەگەشتە 30 کەس بەس دوای ئەم هەڵمەتە هۆشیاریانە ئێستا ژمارەکە ڕۆژانە نزیکەی 1000 کەس خۆی ئەکوتێ بەڵێ دانیار دیارە ئەمان هۆشیاری ئەوە دەن بە خەڵک کە ئەتا ئەتوان ڤاکسینی کۆرۆنا بەکاربێن لەبەرەوەی بە کوتان و بە وەرگرتنی ڤاکسینی کۆرۆنا کاریگەری باشی دەبێت لەسەر کەمکردنەوەی ڕێژەی توشبانی کۆرۆنا زۆر سپاس بۆ هاوکارمان سامان لە هەڵەبجەوە لەگەڵمان بوو دەچینە پارێزگای دهۆک هاوکارمان ئەمجەد بریفکانیمان لەگەڵە ئەمجەد سڵاوت لێبێ و ئەگەر گوێت لێمانە لە بادینان چی دەگوزارێ بارودۆخی ئەوێ چۆنە کەش و هەوای بادینان کەمێک گۆڕانکاری بەسەر نهاتووە و هەروەها بارودۆخی نەخۆشی کۆرۆنا و هەروەها ڤاکسین وەرگرتنی هاوڵاتیان و کێشە و گرفتەکان بەڵێ گوێ لێ ئێمە بێت ئەمجەد سڵاوی خوا لێ بێت و گوێبیستی دەنگی ئێمەیت شوان پێشتر سامان باسی لە ژەمە پێکوتی ڤایرۆسی کۆرۆنا کرد ئەوەی دەبینین خەریکە هاوڵاتیان زیاتر هۆشیاری وانەیە کە بەکاری دێن و لەوە بە بەراورد بە ڕابردوو کە لە ئێستادا زۆرێک لە وڵاتیان بە جۆش و خرۆشەوە ئەو ڤاکسینە وەردەگرن کەمەش گرنگێکی تایبەتی خۆی هەیە لە ڕابردوودا کۆمەڵێک پیان وا بوو کامە نەخۆشی دیکە توژە بەڵام خۆشبەختانە خەریکە کە هاوڵاتیان دەچن ئەم ڤاکسینە وەردەگرن زانین لە پارێزگای دهۆک چۆن هاوڵاتیان دەڕوانە ئەم بابەتەوە هەروەها زانیاری و چالاکی دیکە چین لە پارێزگای دهۆک ئەمجەد سڵاوی خوا لێبێت و فەرموو ئەگەر زانیاریەکان چین بۆمان بگوازیتەوە بەڵێ دیارە هاوکارانم ئاماژە بەوە دەکەن ئەمجات لە پارێزگای دۆک گەچی من لێرەوە دیمەنەکانی دەبینیم دەنگی ناگاتە لای ئێمە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک کاتمان هیچ نەماوە دانیار بەڵێ زۆر سپاس بۆ هەموو لایەک بە هاوکاری هاوکارانم لە پەیام و هەروەها هاوکارم دانیار نورەدین بەرگە و بابەتەکانی ئەوڕۆپیامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان سپێری خواتان لەگەڵ هیوای لەش ساغی و تەندروستی و کامەرانی تام بۆ دەخوازی خواتان لەگەڵ